بێت. دووبارە زۆر سپاس بۆ ئینستیتیوتی داکۆ بۆ گەشەپێدانی کولتور و هونەر کە توانی ئەم ئێوارەیە هەمومان کۆ بکاتەوە تا بتوانین لەسەر بە. لە سەرەتای دروستبوونی سینەماوە پرسیار یاخود پەیوەندی حقیقەت و سینەما بابەتێکی گرنگی ئەم هونەرە بووە. ئایا سینەما ئاوێنەی حقیقەتەکانە یاخود ئەکرێ سینەما خۆی بەشێک لە حقیقەت دروست بکات؟ هەڵبەتە زۆرێک لە بیرمەند و تیۆریستەکانی ئەم بوارە هەوڵیان داوە پەیوەندی نێوان سینەما و حقیقەت لێ بکۆڵنەوە. نەک تەنها لە بواری سینەما تیۆریستەکانی بواری سینەما، هەندێک جار لە بواری میدیاشە. واڵتەر بنیامین، ئاندرێ بازن کە پێی وا بووە سینەما، هونەری سینەما لە هەموو هونەرەکانی تر نزیکترە لە ڕاستیەوە. هەروەها زیگفرید، ئەمانە کە ڕەنگە تیۆرەی ئەمانە نزیکمان بکەنەوە لەو وەڵامەیە خۆت لە پەیوەندی سینەما و حقیقەت لە چوارچێوە تیۆرەکەیە. و قسەیەکی تر هەیە ژان لۆک گۆدار کە ئەڵێن سینەما حقیقەتە 24 جار لە چرکێکدا. هەڵبەتە کرێت وا بیری لێ بکەینەوە بابەتەکە ژمارە نییە. سینەما لە سینەمای ڕیالیستی ئیتالی لە دوای جەنگی دووەمی جیهان تا ئەزمونە گرنگەکانی سینەمای هاوچەرخ هەمیشە ئەو فیلمانە جێگەی بایەخ و سەرنج بوون تێبینی کراوە کە تەنها چیرۆکیان نەگێڕاوەتەوە، بەڵکو پرسیاری حەقیقەتیان ستۆتە بەردەم کینای. بەڵام بیرمان نەچێ ئەم بابەتە لە ڕاستیە تەنها بابەتێکی تیۆری نییە، بەڵکو بابەتێکی ئەزموونی و کرداریشە. لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەم ساڵانی دوایە بایەخی سینەماوە قسەکردن لەسەر سینەما ناوەندێکی گەرمی دروست کردو، یاخود مشتومڕێکی زۆر جدی دروست کردو. هەندێک جاریش ئەتوان بڵێن گفتوگۆیەکی فکریشی دروست کردووە. لەبەر ئەوەی سینەما هۆیەکە و ئامرازێکە بۆ ئەوەی کە لە ڕێگەیەوە ئێمە بتوانین مێژوو باس بکەین، چیرۆکەکانمان بگوازینەوە و هەموو ئەو تراژیدیا و ئەو ئازارانەی گەلەکەمان لە ڕێگەی سینەماوە باس بکەین. بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەمەیە، ئایا ئێمە وەکو نەتەوەی کورد تا ئێستا توانیمانە حقیقەتی ژیانی خۆمان نیشان بدەین، یاخود تا ئێستا لە نێوان ئارەزوو حقیقەت یاخود حقیقەت و وێنەی ئارمانی خۆمانە هاتوچۆکەین؟ ئەمە ئەو پرسیارەیە کە لە ڕاستیە ئەبرێت لەسەری بوەستین و لەبارەیەوە قسە بکەین. ئەمڕۆ هەوڵەتێک لە دوو چوارچێوەیە، چوارچێوەیەکی تیۆری کە دکتۆر دڵشاد لەسەری بساتە و چوارچێوەیەکی ئەزموونی کردداری یاخۆت کردەی کە کاکشوان ئەتۆف هونەرمەند لەبارەیەوە قساکە. طبعا با تۆزە لەم جدیاتەش دەرچم شوان زۆر زۆرقی لەوەیەکە وابەستەی پێ بکاتەوە، بەڵام بمبورە ئەمڕۆ لێرە من حەوت بەکەم. بۆ هەر یەک لە بەڕێزان ماوەی 30 خولەکیان هەیە کە بابەتەکانیان پێشکەش بکەن، جوانتر لەگەڵ ئێوە شاگفتوگۆ ئەکەین و سەرەتاش پێش ئەوەی کە کاکشوان دەست پێ بکات کتێبێکی هەیە کە پێشکەشی دکتۆر دڵشادیەکە، ئەگەر بفەرمووی ئێستا. سپاس دەکەم. ئەم کتێبە دیالکتیشی ڕۆشنگەری هۆرکهایمەر لەگەڵ باڵتەر بنیامین کە مناقەشیان کرد لە حەلقەی فرانکفۆرت لە قسەکان بە ڕایمایەتەوە زانن بۆچی پێشکەشی دکتۆرم کردووە. هیوادارم کە تابیان ئەکادیمیە گرنگی بەم کتێب و کتێبەکانی تری فەلسەفە پێشکەشەوە زۆر بەشی سینەما زۆر سپاس. وەکو شتێکی سمبولیک. لە ڕاستیە بەشێک لە کولتور یا شێوازێکی باو هەیە کە سیڤی کەسەکان ئەخوێنرێتەوە، بەڵام لە ڕاستیە شوان ئەتۆف هونەرمەندێک کە ئەزمونێکی زۆر زۆر باشی هەیە بە تواناکانی خۆی هەموومانەی ناسی بۆیە پێم وانێ پێویست بۆ کە من پێناسێنم خۆیان دەست پێ بکەن خۆ بچونەوە خۆیان شێکە بەرەمان بۆ
زۆر سپاس بۆ ئامادەبوونی یەک بە یەکتان، سپاس بۆ ئینستیتوتی داکۆ بۆ پشتگیری ئەم کۆڕەمان و کاری کلتور بەگشتی، سپاس بۆ ئەم هۆڵە جوانە، هۆڵێکی زۆر جوانە و ئەمە هیوادارم پڕ بێت لە چالێکی لە داهاتوە و خۆشحاڵم بۆ احتیمامی ئامادەبووان و هاوڕێکانم لە بواری سینەما بە تایبەتی و ئەوانی تەشکە گرنگیان بە سینەما هەیە. زۆربەی ئەو هاوڕێانەی کە بێتاقەکانم بۆ ناردن ئەو کەسانە بوون کە لە چەند ساڵی پێشوە ئیشمان کردو بەیەکەوە بۆیە بکەوینە گفتوگۆ یا گفتوگۆیەک سەرڕێ بخەین دەرچێت لە گفتوگۆی ناو چاخان و ڕیاکشن و سایکۆلۆجیا و تێرۆرکردنی کاراکتەری یەکدی کە بەداخەوە ناوەندەکەمان لە ناو مێدیای چیپ و هەرزانی ئەمڕۆیە خەریکە فێری ئەوە بێت. من ناچارم بۆی کاتەکە بدزم حەزمەکە قسە بکەم بەس شتەکان ئەخوێنمەوە کە حەزم لەو شتە نییە، بەڵام ئەخوێنمەوە لە هەندێک شوێنە هەوڵێم شەرحی بکەم. هونەری سینەما لە دوای 2003ەوە گەشەیەکی گەورەی کرد لە باشوور. من باسی سینەماکەم لە باشوور ئەمڕۆ حەزەکەم تەرکیزتان لەوە بێت. باسی فیلمسازانەکەم لە باشوور، ئەو پلێرەیانەی ئەو کەسانەی کە خەریکی سینەمان لە باشوور، ئەو هونەرمەندانەی کە لە باشوور خەریکی سینەمان، ئەو فیلمانەی کە لە باشوور بەرامبەر، چونکە گرنگە بەلام و فۆکس بخەمە سەر باشوور لەبەرەوەی داینەمۆی کارکردنی تەنانەت وردانی ڕۆژئاوا ڕۆژهەڵات بە سەرەتاییەوە دەکانە، دواتریش لە ڕێگەی فستیڤاڵ و ئیڤێنتەکان و فەندی جیاجیای حکومی و تاکە کەسی و شخصیەوە ئیستیفادەیان زۆر لە باشوور کردووە. لەبەرەوە فۆکسم لەسەر باشوورە. هونەری سینەما گەشەی کرد، با بەم کۆتیشنە دەست پێ بکەن و لە گەشەکردنایە. گەشەکردنەکە خاوە، ئیشکالیەتی تایە، پڕە لە مەشاکلی ناوەکی بابەتێکە ئەوەی کە سینەما توانی بینەر دروستکە، ترسەکە لێرەوە دروست بێت. کاتێککە بینەرە بۆ دروست بێت. سینەما ئەسەر بینەری بۆ دروست بۆ لە کوردستانە. و بەم بارودۆخ اقتصادی خراپی کە هەیە چەند ساڵی ڕابردوو، ئەگەر بۆ شێوەنەوە ئەمان توانی زۆرتر سەر لێ بکەین کە بینەر جۆرێکی کەوە لە کوردستان. لەبەرەوە کاتێککە سینەما بینەری بۆ دروست بێت، من بە ضرورم زانی ساڵێکە ئەم کۆڕەم گرمەوە خوشحاڵان دکتۆری بەڕێز هاوبەشیمان کردبووی کە لە ڕێگەی وزە نەزەڕەکانی خۆیەوە لە ڕێگەی ئەکادیمیاشەوەیمان ڕزێک بتوانین کرد گفتوگۆ کە کەمێک قساکەم لەسەر ئەکادیمیا ئەمڕۆ. لەبەرەوە کاتێک کە بینەر دروستە بێت، ترس و قەڵەقەکانی من دروستە بێت کە سینەما بەرەوکوێوە و سینەما لەگەڵ کێشەی بینەرە چیەکات و بەرەو چ ئێتیزاهێکیەوە، چونکە زۆرێک لە ئێتیزاها فەلسەفیەکانی کە بە تایبەتی لەگەڵ فەلسەفەی هاوچەرخە کە گرنگترینیان دۆڵۆز و دوایی ئێستا هێراری و ژیژاکیش قساکەن لە سەروی سینەما چییە، چۆنە، چ کەناڵێکە. ئێمە ئێستا لەبەردەم خۆشحاڵی دروستبوونی بینەرین و لەبەردەم مەترسی دروستبوونی بینەرین. بۆی کە بینەر دروست بۆ زۆر گرنگە، بەزەوەی کە چۆن ئاڕاستراکرێ زۆر ترسناکە و فیلمەکانی ئێمە ئەکەونە کوێ و ناکەونە کوێ. من تەسەلسەلێکی متواضع دانا وەکو وەرەقەیەک بۆ ئیسارەکردنیان بابەتەکە هیوادارم لە داهاتوە لە هەفتەکانی داهات و لە بەردەوام ئێمە بتوانین قەزیەی سینەما ڕەبط بکەینەوە بە قەزیەی پەیوەندی لەگەڵ فەلسەفەیە و فەلسەفە چی لە سینەمایە و سینەما چی لە فەلسەفایە بۆ پەیوەندیان چۆنیە. ڕێگەم پێ بن سەرەتا ئەم نووسینەم بخوێنمەوە، کەمێک عاتیفیش ئەم نووسینە، چونکە ئاخر نووسینم بوو لە وازهێنانم لەو تەوژمی ئیشکردنم بۆ شێوازێک کە پرۆدەکشنەکان نووس بە ناوی بەهۆی نمایشی فیلمی خۆشەویستی لە سەردەمی کۆڕۆنا پێیەکان خستە زەویەکی تر ڕەبتێکی زۆر هارمۆنی بە بابەتەکان بۆ هەیە دوایەکی خوێنەوە. بە تاریکی ژێر بەتانیە پڵنگەکەمەوە کە یەکەمین هۆڵی سینەمای خەیاڵەکانم بوو، کاتێ چاومدا دەخست و لەگەڵ لانەوازان و مەرەزە و جەنابی مفەتیش و تەنەکە و ژاڵە و باوەژن خوابناسەدا و لەگەڵ پڵنگی ناو ئەو بەتانیە هەموو شێ ئاگای لەم مەستیم بوو ئەنووستم. بەڕۆناچی کڵاو ڕۆژنەی ژێر عەباکەی دایکمەوە
لە حەوزە وشکەکە و قەیسەری نەقیب کاتی ئەحمەد سالارمە بینی و هەستمە کرد پادشایەکە و من ئەبێ ببم بە پاسەوانی کۆشکەکانی بە تاریکی ئەو شەوانەی خەو لێوێ بە بڕوسلی و لە سەربان بەدزی هەموو گەڕەکەوە لە حەشیمەیت لەگەڵ ستراتیکەکان ئاچیتە ئاسمان و جگەرێک وەک فرانکۆنیرەوە کێشی و خۆتە بینی کە چەند سەختە لەو گەڕەکە دوورە دەستانی دنیاوە فیلمێ دروستکەی خەوە بینی پێکەنینی دراوسەکان لەو دی پەنجەرەکانەوە لورەی ئینزاری شەڕی ئێران و عێراق و مژدەی هاردی موشێکێکی تر لە کەشکەڵانی فەلەکەوە فڕەکەاتەوە لای پڵنی بەتانێکات بە چێژ و نێرسیسی دەرکەوتن و بوون بە ئەستێرەوە بەناو قڕاوی گەڕەکانی شانە و بێپارەی سینەمادا لەگەڵ گرین میل و کیارۆستەمی و یوسف شاهیندا بە فرەیمی نزیکەوە بەلای دیکتاتۆرەکانە هاتین بە نواندنی ساردەوە ڕاپەڕینمان کرد و بە کامێرای سەرشانەوە دوای دوو پشکەکانی شەڕی ناوخۆکەوتین قاچم لە شانۆدا چەقی بوو کە لەم گەڕێ گرت بوو بۆ فیلم نەبوو کامێرایەک چی بوو نەبوو وەک مناڵی ناو فستیڤاڵەکان سەیری برا ڕۆژهەڵاتەکانمە کرد و گاگۆڵکەی یەک مەمکەم ژەمە کرد بۆ دیمەنێک هەتاکو بە پیری گەیشتمە ناو شاری سینەما بە ئەفسانەی ڕووناچی ئەدیسۆنەوە کاتێ ویستی لە سێدارەدانی ماری ستیوارتی شاژنی سکۆتلەند بە وێنی جوڵاو بژێڕێتەوە هەتا سەرێشەکانی شەوانەی ژێرزەمینەکانی برایانی لۆمێر کاتێ لە گراند کافێ شەقامی فەرۆسینێ پاریس یەکەمی نمایشی فیلمیان کرد بێجلی کامێرە هاتم وەک کوڕێکی بێ پێڵاوی سیناریۆ بێجلی کامێرە بێ کڵاوی نواندن وەک بێوڵاتێک هاتم لەگەڵ ڕەنگی ڕەش و سپی و گەشتێک بۆ ناو مانجی مێلی و یەکەمین دەرهێنەر و دیکۆمنتاری هەواڵی و گەمەی مۆنتاژ لەگەڵ چارلی و گریفس ناو حەبەساوەکەی مەکسیم گۆرچی دەربارەی سینەما وەک چاڵێک بۆ تاریشی و هاتنەبووی فیلم لەگەڵ گۆرانی بێژی جاز بە خەونی پەڕینەوە لە ئیزۆ بەرە ئەوروپا هاتم لەگەڵ خنکاوانی فیلمی کوردی لەگەڵ پەتای کۆنسێپتی شوناسی فیلمی کوردی هاتم لەگەڵ ئەو قەمبورانەی بە ڕۆژ ژێڕوماک سنووقەکانیان نەخستە سەر شانیان و کورتە فیلمەکانیان کۆڵان نمایشە کرد لە کیشوەری پیرەژن لەگەڵ کورتە فیلمە لە یەکسۆکانی باشووریەکاندا هاتم لەگەڵ ئەو پیانستانەی لە پشت بینەرانەوە لەگەڵ نمایشی سەرپەردە پیانۆیان ژەنی و ئەگریان لەگەڵ فیلمەکانە و سەرەتاچێم کرد لەگەڵ ڕنگ لە فیلمدا و فیلمی میوزیکەڵ و کۆمیدی و هێرۆر و فیلمی ناودارستانەکان خەیاڵی زانستی و فیلمی زەماوەری و کاری گرانت و بۆگاریت و سیمولیشن لەگەڵ تۆنی ریچاردسۆن و هاژەی وێنەی بەریتانی بە 24 فرەیمی چاوی لۆمەریەکانەوە بە سکرێپی ناو دەستمەوە هیچکۆک و مارلین مۆڕۆ و ئەلیزابێت تایلر لای دیوارەکانی هۆڵیوودەوە ئەبینم کە پۆستەری فیلمسازی نەتەوەکانی تری بەدەڕاوی لەسەر بە چرای ئەفسوناوی فیلمەوە سەهۆڵبەندانی گەشەی فیلمە سکۆندنەفەکانە بینم کاتێ بێرگمان لە لێنزەکەەوە چاو و هەست و ترس و تەنیایی و جیابوونەوە و شکستی عەشق و شەڕ و مناڵی و سێکس لە ڕێگەی یەکتەرانەوە پیشانیان بە تاریکی ژێر بەتانیا پڵنگەکەمەوە بە چرای ئەفسوناوی لۆمێریەکانەوە شەڕی جەنگی یەکەمی سینەما و تەلەڤیزۆن بینم جەنگی فیلمی خاوەن پەیام و فیلمی نیگا فیلمی جوان لای من و قارەمانی ناو کۆم هەڵگەلای ئەوە تا ئەگەمەلای کێڕۆسێوا و بۆزۆ ئەگەمەلای کەشی شێداری سینەمای سێهەم لە لاتین ئەمریکا و سووتانی بیرۆکی کوالیتی و بەربابوونی بازاڕی هۆش و چین و هەتا شریتی سارکیزم نوار و ڕەشبینی و فەنتازیای سێکسی و تاوان و پۆلیس و دەڕاقی بە بەرزایی شاخی یەڵماز و بەڕێگای ئەسپەمەستەکانی بەهمەن و بە پاسی سەرخۆشی ڤۆدکا لیمۆنەوە بە شوێنی یاری شەوکەتەوە بە سحری پەردەکانەوە ئەچینە سەر شەقامەکان لەگەڵ ڕێالیستیکی نوێی ئیتاڵیەکان و دەرسیوانەی هەژاری و کرێکار و ئەماتۆریزمە خوێنین و پازۆلۆنیش بان مەکات وڵێ دەست پێ بە وێنەگرتنی ماڵ و کلیل هاتم و لەگەڵ ئاپۆرەی بینەراندا دەستی پڵنگەکەم گرت و فیلمم دروست کرد سەیرە 2000 من فیلمم دروست کرد بەناو تیشی ئیرەی چاوی ڕەخنە سازان و بە دیبێتی سەرمێزی ڕۆسەلینی و دەسیکاوە ڕێیەکەم و لەم داشەوە واقع بایگۆتەکەم لەگەڵ گزارشگا هەڵمانەکان بە خەیاڵ و گەشەی ئۆنلاینەوە بە شەڕەشم شیری ناو چاخانی فیلمسازانەوە بە هەژاری پرۆدەکشنەکانی خۆرەڵاتەوە گەیشتمە ماڵی کۆپۆلا لە نەریتی گشتی لامدا و ڕەنگی ڕەش و سپیش بۆ ئەبەد نەماوە لەگەڵ داستن هۆفمەن و براندۆ چوومە هۆڵی سینەما و سەیری کۆمنتی کۆمپیوتەری ئەەکەم لەسەر فیلم و جیزە جیزی ڤیدیۆ و دانیشتنی ئەختەبوتیانەی هۆڵیوود لەسەر پشتی کەری سینەما ئەمە بەشێکی زۆرە بەڵام هەڵیەکردن بۆ کاتیشکە بابەتەکەم بە ناوی شکستی ژێڕانەوە و گەشەی تەکنیک لە سینەمای باشوور سینەما وەک ئاشبوونەوە لەگەڵ خود و دنیا
ئیستا ئیتر کە مرۆڤایەتی لە سەردەمێکی تری تاریشی و بێڕەوشتی سیاسی خۆی داسەڵقاڵی دیسپلینکردن و هاڕینی بوونمانەوەک بوونەوەری ئازاد لە ڕێگەی فۆرمۆنیەکانی کۆنتڕۆڵکردن و کوشتنی بەهاکان بە نرخی نەوت و غاز و کۆنکرێت و پەخشکردنەوەی وەهمی پێکەوە ژیانی نەتەوەکان بۆ سوودی کاپیتالیزمی نوێ و یەکسانکردنەوەمان وەک بوونەوەرێکی ئۆرگانیک بە سمارتفۆنێکی ئۆنلاین و ئەتکردنی هەموو ئازادیەکانمان وەک هاکردنمان و دەرگیرکردنمان بەوەی چەندمان هەبێت ئەوەندە هین و مژدەی بێکاری ترس و عزلی زیاتر بەرامبەر ئەگەری بێمۆڕاڵی زیرەشی دەستکرد و ڕۆبۆتەکانمان هەراتێ ئەبێت لەم ساتەیە مرۆڤ و هونەر و مرۆڤ و سینەما بکەونە کوێی ئەم هاوشەشەیەوە هەر لەبەر ئەم ترسانە و تازەبوونەوەی ترسی مرۆڤی مۆدێرنە و پۆست مۆدێرن هەستەکەی نەبێت ئەم بێدەنگیە کوشندەی باڵی بەسەر کۆمەڵگاکەمانە چێشاوە دووبارە تێک پشێنین و بکەوینەوە قسەکردنێکی جددی بزانین بە تایبەت گوتاری هونەر بۆ مردار بۆتەوە بەرامبەر کۆی گوتارە سیاسی و ئاین و کۆمەڵایەتیەکان بۆ هێندە ڕووکەشی لە قسەکردن و هەڵسەنگاندنەکانمان ئامادەیە بۆ گوتاری جددی ڕەخنە و دیبێتی جددی و هەڵسەنگاندن و داننان بە یەکتیدا هێندەونە مەگەر هونەر وەک لوبنانسیەڵێ پێکەوبوون نییە وەک دوواچارە مەگەر کۆمەڵگاکەمان سیخناک نەبووە بە مێدەیە موزەیەف و حیزبی مەگەر ئێمە لە ناوچەقی کلێپتۆکراسی و هونەر بە چێژ و یاسای تاک گروپ تاک کەس تاک سەرمایەدار تاک کۆمپانیا ئەنجام نادرێت مەگەر ئێمە بەڕەڵاکراوی ناو بە یاساوی و بێدامەزراوی نیشتیمان نین لەوتاری هونەر لە سەردەمی تاریکی تا بە درێژایی چەند ساڵێک لەمەوبەر ئاماژەم بە مەرجی هونەرمەند و شاری بێدەن و داو لەبری ئەوە پێشنیاری هونەرم کرد بە لۆجیکی هێرش و ڕوبەڕووبوونەوەی واقع نەک هونەری ڕۆماڵ و خۆگونجاندن پشتم بە نیچە ئەست کاتێ دەربارەی هونەڕەڵێت هونەر باڵاترین نیچە وڵاڵێت هونەر باڵاترین گزارشتە لە ژیان ئەو تەنها گۆڕەپانی ئیستاتیک نییە بەڵکو بەرزترین چالاکی مرۆڤە چکە گزارش لە ئێرادە و هێزە داهێنەرەکانەکات هونەر توانای هەیە حەقیقەتی تاڵ و تون جوان بکات و تەحەمولکراویش بێت لە بری ڕاکردن لێی هونەر واکە ژیان تەحەمولکراو بێت ئەو کاتێ دەربارەی هونەری تراژیدیا دەدوێت و ئیغریق بەسەر دوانەی ئەپۆلینی وەتە هاوسەنگی گونجاندن عەقڵ ڕوونی لەلایەک و جیۆنسیۆسی عاتیفە غەریزە فەوزا و نەشوە لەلایەکی دی ئەکات و هونەر و هونەرمەندی بێگرتنی ئەم غەریزانە ئەزانەیە لەوێەوە هونەر بە دژی عەدەمیەت پێناساکات و بە تاکە چەشی ئەزانێت لە دژی نەمانی مانا و عەدەمیەت نیچە باوەڕی وایە تەنانەت هونەر بەبێ ئاین و میتافیزیک ئەتوانێت ماناباتەوە بەژیان بۆی هەمیشەی گوت هونەرمان هەیە بۆی لە حەقیقەتدا نەمرین گرنگی نیچە قسەکردن دەربارەی هونەر لەوەدایە کە دەیگوت هونەرمەند گوزارەی واقع نییە بەڵکو دروستکەری دنیا بەرپرسیاری خەوبینینە پێوی هونەر کردداری ئێرادەیەکی بەهێزە و مرۆڤ بیستی ئەوەی هەیە خودی خۆی و سنوورەکانی خۆی تێپەڕێنێ نیچە لە ڕەخنە لە هونەری مزەیەف ئەڵێ هونەری ڕازاندنەوە و ڕازیکردن و ڕووکەش ڕەتکراوەیە هونەری ڕەسەن پاڵ بە مرۆڤەوە ئەنێت ڕووبەڕووی خۆی و دەوروبەری ژیان بێتەوە باقوڵی هونەر گاڵتەوگەپی هەرزان نییە بەڵکو زەرورەتێکی ئەنتۆڵۆژیە و باڵاترین شێوازە بۆ بەرگریکردن لە بێئومێدی و عەدەمیەت لێرەوە لەگەڵ دەیان کێشە و دیاردێتری جیهانی ناوخۆیی ڕوویەکەین ئەو شەپۆلی کە 10 ساڵ لەمەوە پێش لە سینەما لە باشوور دەستی پێکرد و لە ڕێگەی ڕۆشنایی تێزە فەلسەفیەکان دەربارەی سینەما هەندێک بابەتی گرنگ و ژین و پرسیارەکەین ئێمە سینەماکارانی باشوور بۆ نازانین بجێڕینەوە بۆ ناتوانین ببینە ڕفرەنس بۆ ناتوانین چاو مێشتی فستیڤاڵەکانی دنیا ببڕین بۆ ناتوانین پرسیار لە خۆمان و دنیا بکەین لە فیلمەکاندا بۆ تەنها توانستی فیلمی ئێمەمانەوەی لەناو ترێندی جوگرافیای ساڵۆنەکاندا و تا کۆڵانی دەرهێنەر و بەرەهێنەرەکان کاریگەری نییە بۆ نابینە مێژوو ئارگومنت لێرەیە لەسەر مەسەلەی جێڕانەوە کات نییە ئاماژەم بە شعری قۆڕستانی چراکانی شێرکۆیەوە کە جێڕانەوەی باڵایە ئەدەب چۆن توانیوێتی ئیشکا هەر لەسەر ئەنفال و لەسەر شاری مەسخانە سپەکانی بەختیار عەلی کە هەمان کۆنسێپتی ئەنفالە بەس ئەم بە زمانێکی باڵا شۆشکی و چۆن لە جێڕانەوەیە ئەجێڕێتەوە و دووبارە بە زمانێکی ڕوایی باڵا بەختیار چۆن لە شاری مەسخانە لەسەر هەمان کۆنسێپتکە سینەما
نەیتوانی ئەوەیە بەتەس بەبەستم لە گێڕانەوەی باڵایە. لێرەدا من ڕەهەندی پارە و دامەزراوە باز ناکەم، ئیستا باسی ئەو ناکەم بۆ پارە نییە بۆ فلم بۆ ئەوە نییە و مؤسسە و حکوومەت و وەزارەت باسی ئەمان ناکەم، ئەو ڕەهەند ئەو کۆڕێکیکە بۆ لە هەردوو شەپۆلی کەرتی گشتی واتە کەرتی حکومی و تایبەت فیلمی ڕفرەنس و فۆڕممان بۆ دروست نەکرا. بۆچی ئەکادیمیا ساواکانمان تەنها توانیان گەشە بە تەکنیک و فۆرماتی بەرەمهێنان بە نەیانتوانی یەک دەرهێنەری یاخی بەرهەم بێن؟ بۆ زەبەڵخانەکەی نێتفلێکس بە قەولی مارتین سکۆرسیزی بۆتە مەعبەدی ئەمنەوەیە، کۆپی بۆتە ڕێگا. بۆچی کۆی فیلمەکان لە ڕێکلامە بازرگانیەکانە چنو وەک چۆن هەموو بەرنامەی بەیانی باشەکانیش لە یەکەچن؟ مەگەر هەمچێژی مستەڵاحێکی زۆر گرنگە بەلامەوە لە کتێبەکەی وشەکان و جیاوازی هاوڕێم کاک ڕزگار حەمەڕەشی لەم ماوەیە باس کرا، مستەڵاحێکی زۆر گرنگە بەلامەوە. بۆچی کۆی فیلمەکان مەگەر هەمچێژی سەرەتای دەرکەوتنی کۆنتڕۆڵ نییە، کۆپیکردن و دروستکردنی بینەری جێل و بێڕەخنە هاوتەری بوونەوە نییە لەگەڵ ئەجێندای سیاسەت، مەگەر مەساجکردنی ئاین و بە چارەسەرزانینی ترادیشنەڵ بازرگانی نییە و کردنی سینەمانیە بە دوکانی کاڵا خێراکان، مەگەر سینەمای سناپ دروست نەبووە ئەکرێت دوایی پرسیارم لە بکەن سینەمای سناپ چییە؟ لەکوێ تا لەگەڵ نیچە دەربارەی هونەر و ڕووبەڕووبوونەوە ئەم فیلمانەمان یەکەکردەوە؟ لە کۆی گشتیان پرسیارانە و هاوکێشەی فیلمی باشووریەکان سینەما چەند کاریگەر بووین لەسەر بینەر، یاساکان، سیاسەت، تاک و ئازادیەکان، گەڕانەوەی ئەکادیمیا بۆ فڵد و نزیکبوونەوە لە ڕۆحی مرۆڤ لە شوێن و کاتی خۆیدا. سینەمای باشووریەکان لە شوێی کۆمەڵگۆ مرۆڤی خۆیدا. بۆچی فیلم لە بری بینەر بڕیارەیات کە چۆن مرۆڤ بێت و چۆن کورد بێت؟ بەتای ڕاستیستی و بەخشینی شوناس بە فیلم و بەجێلزانینی بینەر و مەستکردنی چییە لەم فیلمانەدا؟ بۆچی فیلمسازان هیچ ناترسن و هەست بە بەرپرسیارەتی ناکەن لەوەی مرۆڤ و ئازادی چەند لێک دوورن و ناشتوانین کوێیش بخۆین بۆی تەکنیکی سینەما گەشەی کرد و ئیتر فیلم چ ڕەشانەوەیە گەڕشێتەوە با بڕشێتەوە؟ ئایا ئەکرێت جوانی و بەبێ حەقیقەت و حەقیقەتیش بەبێ جوانی؟ نایشارمەوە نزیکێکی زۆر هەیە لە نێوان کۆتاییەکانی قۆناغی سینەمای بێدەنگ و سەرەتای سینەمای وەگۆ هاتن، سینەمای ناتقە و ئیستەی سینەمای باشوور، بەوەی کە ئیستە ئیتر و پاش ئەو قۆناغە گرنگ و مەترسیدارە ئەبێ پرسیار لە فیلم بکەین. چییە؟ چۆنە؟ بۆ وایە؟ بژدەکەش ئەوەیە فیلم و کێشەی سینەما وەک پرسیار و وەک کەینونە و وەک ناوەندی بەرەمێنانی کۆنسێپت و ئیستاتیک وەدەست بهێنن و بیخێنەوە خزمەتی دەبێت و گوتاری ڕەخنەیی جددی و لەوێشەوە بۆ کاریگەری لەسەر ژیانی گشتی و کاریگەری لەسەر کۆمەڵگە و تاک، چونکە ئێمە مێژوومان لەبەردەسەر. من ڕام وایە ئەگەر ئەو لە یەکچوونەی من ڕاست بێت کە لە قۆناغەکانی کۆتاییهێنان بە سینەمای بێدەن و لە سەرەتای سینەمای ناتقا چین کە هیچ خوێندەوەیەکی فەلسەفی بۆ فیلم نەبووە، فیلم وەک دیاردە وەک بینەر وەک بزنسە بۆ نزیشین لەو قۆناغەوە. ئەگەر ئەوان خوێندنەوەیان نەبوو ئێمە لەبەردەم کریدیتین، ئێمە لەبەردەم مێژوویان، مێژوویەکمان لەبەردەستە زوو ئەتوانین تێپەڕین ئەگەر دەست بکەین بە موناقەشەی چیزی. لێرەوە زۆر هاوڕێ زۆر ببوورە بە ئەکەنەوە تەواو هیچم نەوتۆ جارە. لێرەوە ببوورە، لێرەوە لە ڕێگەی پرۆژەی ڕەخنە لە خۆم فرسەت دەهێنم و پرۆژەی ڕەخنە لە خۆشم ئەگەر پرسیارە بوو پێم بڵێن ئایا فیلمەکان بیرەکەنەوە؟ ئایا ئەکرێت فیلم وەک شێوازێک لە تەفەلسوف سیر بکەین؟ سینەما ئەتوانە ببێتە مەرجەعێکی فەلسەفی؟ ئایا سینەما ئەکرێت وەک دەوایەکی فەنتازی و بیریاری بێت؟ ئایا گەر فەلسەفە خۆشویستنی حکمت بێت سینەما ئەتوانێت خوڵقێنەریە و حکمەتە بێت؟ ئایا سینەما ئەتوانێت فۆزای ناو سیستەم و کۆنتڕۆڵ بێت؟ فیلم ئەتوانێت بیر بکاتەوە یا بێشایەتێکی بێلایەن بێت لەسەر فیلمەکەی؟ ئەکرێ وێنە نوێنەری خۆش بێت یا ناخوداگا؟ فیلم خەونە یا واقعی گریمان کراوە؟ ئەکرێت وێنە وەک جوانکاری فکر ببینین کاتە لە هەوڵدایە بۆ جوڵاندنی بەختەوەری لە کەینونەدا لە ڕێگەی شاعریەت و وەسف، یا وێنەی فیلم ببێتە ئیشکالێتێکی فەلسەفی دوای ئەوەی بێتە نێوان بینەر و سکرین لە وێنەی زەهنیەوە بێت وێنەی بەسەری و بێتە داگیرکەری بیست و دەسەڵات و زمانی ئاماژە. ئایا بەڕاست وێنە تونند و تیژێکی ڕەمزی نییە؟ ئەمڕۆ چۆن وا بکەین وێنە پاک بکەینەوە لە پیسی و بێڕەوشتی دنیا؟ لێرە لە داهاتوە بابەتێکمێ وێنەی جێڕانەوە لە وێنەی ئەشکەوتەوە تا سێڵفی و سناپ. وەک دەزانین ئێستا ئیدی زانستی فیلمۆسۆفی کە دانیێل فرامپتۆن
سەرکردەکەیەتی ئەو ناوەندەیە کە تەسەوریش تازی بۆ مامەڵەکردن لەگەڵ سینەمادا هەیە بۆی کە سینەما بەتەنیا بۆ خۆی توانێتە فەلسوفی هەیە. فرانکتۆن ڕای وایە سینەما قەوارێکی دینامیکیە توانای بیرکردنەوەی هەیە و سینەما وەسیلەیەک نییە بۆ شەرحی فەلسەفە بەڵکو خۆی فەلسەفەی و پەیوەندی فیلم و بینەر و پەیوەندیشی وەشمەندانەیە اینجا ئەنتەرتێنمێنتانە. ئێستا پلاتفۆرمی فیلمۆسۆفی باوەڕی وایە فیلم پانتایەکە بۆتە فەلسوف چکە دەسەڵاتی وێنەی هەیە. پرسیارەکە ئەوەیە ئێگەر وێنە دەسەڵاتە چۆن پارێزراویکەین لە بەهاو لانەدان لە کوشتنی عەقڵی ڕەخنەیمان. بۆ وەڵامدانەوەی پرسیارە خۆمان لە مێژووی بیری فەلسەفیدا یعنی لە ڕاستی ئەگەر کاتم زۆر نەماوە بە ئەمانە پەڕێنم بۆچی من باسی 5 دقیقەم بێت کۆتایی پێێنم. یعنی من بۆ ئەوەی بگەمە سەر ئەو خاڵی کە فیلمەکانی من ناتوانن ینی شکستیان هێناوە لە جێڕانەوەیە و لاوازن لە دروستکردنی کۆنسێپتە بە غیابی ئەم مناقەشاتی فکری و فەلسەفی ئەزانن بەناو ئارتیستەکان چونکە کاراکتەری ئارتیست کامڵ نبووە لەناو کۆمەڵگەی ئێمە. یعنی شخصیەتی مرۆڤی کە پێوتێ ئارتیست شخصیەتێکی ناکامڵە لەبەرەوەی هۆشمەند نییە بە دنیا و ئەمە کائینەش کاتێک ئەبێ بە فیلمساز یعنی تەکنیشی ئێمە گەشەی کردووە بوونەوەی کە ناو تەکنیک بەس نازانین بژێڕینەوە بۆ دنیا قودرەتی یەقناعمان نییە بە دنیا و ئەو فیلمانەشی کە دروستمان کردووە قودرەتی ئەویان نییە بە بەڕەفرەستی بەکەم کەسە باوەڕی خۆمەوە و من ئەو پرۆژەی کە ناو پرۆژە ڕەخنە لە خۆم هەمووانێ لە وەرکشۆپەکان ئاگادار بوون باسی ئەمەم کردووە کە منە بێ بە خۆمە بچمەوە و چکە فەنجیت با بڵێن کایەک نییە بۆ تاقدیسکردنی من یا تۆ یا ئەویتی لەبەرەوە بە گرنگی ئەزانم لەناو ئەکادیمیایە هەم وانەی عەقڵی ڕەخنەی یا ڕەخنە یا گوتانی ڕەخنە بەگشتی هەم وانەی فەلسەفەی سینەما زۆر بە خەست و خۆڵی بخوێنرێت چکە وەک گوتم بمە لەم وەیڤەیە گەنجێکی تازەی یاخیمان نەبینی ڕاستە توانیان بینەربێنە ناو سینەما لەبەرەوەی ئێستا باز لە ئیتیجاهاتە فەلسەفیەکانی هێنم کە ویستم باز لە حەلقەی فرانکفۆرت بکەم کە ئادۆرنۆ و هۆرکهایمەر و ڤالتەر بنیامین کە ئەو دوانە ئادۆرنۆ و هۆرکهایمەر باز لەواکەن کە سینەما ئیتر سەرمایەداری بەکارهێنێ لە کتێبی پێشکەشی دکتۆرم کرد بۆ جێلکردنی مرۆڤ بۆ جێلکردنی بینەر بۆ دیسپلینکردنی و بهێنانە ناو هەوڵەوە بۆی کە ئەجەندەکانی خۆی ئەراسمالێت ئەجەندەی خۆی پێجێبەجێ بکە بۆ بینەر مەستەکە بۆی کە حتا دۆڕۆ باسیەوە کە ئەم حیکایە دووبارەیە بێت سکرپت چیرۆشێک بێ سەرەتای هەبێت هەتەڵەوە لەسەر سیناریۆ قساکە لە دیسپلین کراوە بۆی قارەمانێکە بێ کلایماکسە بێ نهایەتیش خۆش و ناخۆشە بێت ئەم دووبارەکردنەوەی ممیلە و لەگەڵی ئادۆرنۆڵێ ئەم خێراییە لە وێنە ئەم سورعەتە لە ناو وێنەیە قودرەتی وەنایە بینەر هینکات تەئەموڵ بکە بەرامبەری ڤالتەر بنیامین ڕای وایە نەخێر کە ئەکرێ سینەما جۆرێک بە لە سەورێت و بەدەزێنانی دیموکراسی بۆی کە لە تەقدیسی قۆناغی پێشەوەیە ئەو وەڵێ کاتێکە چین بۆ لای مۆنالیزا بۆ بە تەقسێک بچین بۆ لای مۆنالیزا ئەم وێنەیە ببینین سەیریکەین پیرۆزکراوە سینەما لە هەست لەگەڵێک لەحزەیە ئەتوانێت وێنانە بۆ بجێسەوە بۆ بشێنێ ئەم ڕیتواڵە مقدسە ئاینی میتافیزیقی کۆتایی پێنا سینەما با ڕای وایە با بینەری متەشەتتیش دروست بکە بەڵام شوێنێکە بۆی قودرەتی دەبێتی تیا دروست بێ و ببێ بە بەشێک لە هۆشیاری گشتی وهاکەدا لەگەڵ ینی ستانلی کافێل کە ڕای وایە کە ئەبێ فیلم بەشێک بێ لە ئاشتبوونەوەی مرۆڤ لەگەڵ خودی خۆیان مرۆڤ لەگەڵ دنیا چکە ئەو ئەڵچێ کاتێک ئێمە لە شاشەیەکە لە هۆڵێکا دانیشین لەسەر کورسیەکی جێگیر بەرامبەر بە شاشەیەک دنیایەکە بینین کە ئێمە ناتوانین لەمسیکەین دنیایەکە بینین کە ئێمە ناتوانین بچینە ناوی بەڵام ئاعترافەکەین بۆ فەیسانی کە لە بەردەمانن ئاعترافەکەین بۆ چیرۆکی لە بەردەمانە کافێل زۆر گرنگە دەڵێ کاتێکە لەناو هۆڵێکی تاریکا قودرەتی ئاعترافکردنە هەیە بەو ژیانەی کە ناتوانی بیگەیتەوە هیچ لێ داوا ناکە و ناتوانی تیا بژی و لەمستەکە کە چوویتە دەرەوە لە هۆڵەکە ئاعتراف بکە بە ژیان ئاعتراف بکە بە بەرامبەرەکە بەرحاڵ زۆر ماڵ وەڵام نەمزانین نیم سەعاتەوە نەکەمە لە بردن ئەو یەک دەرەنجام ببورم یەک دکتۆریجان ببورە بەڵێ یەک دەرەنجامی بەسیدێ لەسەر ئەم قسانەی کە کردم با لەسەر فیلمەکان یەک قەی ناکەم من
أنا يابا من طايق باسك يابا اوكي بلا راسي كاكا حما من ويستم لسر سكردن لمناقشه بين فلسفه والسينما او اشكاليه تدخل كلا في المكان ما نشكل دوازارا هي ما كاتشينو ناو سكريبت بلاي شنو ناو سيناريو قاطع خينو ناو ادب وناو فكر اما اللي راه اشكاليه ما هي اخي درنجام لسر بري برادرانو متشاوري اما بو ما هات براوري كانوا في المكان يوش بوليكا لبيكري لو دستي بيكرتا استا من همو هاوراني كا ايشان كر بخبات جري انا زانم او كردستان ايشكا بخبات جري زانم ببري دروس كدي فيلم قرصه جماوري بو درس كدين ستشون اراست بكين وكاريغري يعني جماور دسي بيكر وام شرابه دس بكين شري نقد ليكتري شري رخني جدي ليكتري بدس بكين ببيترس ببي سايكولوجي وام ويفا امي دروس كاريغري دنيا الريكلام ودروزبوني اكاديميا نوي تكنيشي بو دروس كدي نوي شي تكنيكالي زور بحث كيسا سليماني لتشاو عراقه من بجوي خوم الاشاني لبغايش من دوغان هوليود عراقه بلا باشترين شوش بيان قاندون كما زوجرين بلا نعمدي فكر ناسي ادب ناسي فلسفه ناسي استاتيك ناسي راح ناسي هي لم لقلتو يا محمد باشا اخو على قلتو وما ملا كردن لقل فيلم وق ريكلام ك اقد واي بسمع قصه كاين لسر مساله سكتش وال كاري بري برودكشن مساله ما اماده كردني اكتر ومساله ارت دايركتور وتنانت مساله اوي كتشون ريكلام هاتو تناو فيلمو وش كستياناني شي قشتي في المكان لهنري جرارة با قشتي همو في المكان ش كستيان هنا ولا جرارة وهنري كاركتر سازي هنري ديالوج سازي با قشتي هنري نوسيني سكريبت بلايزو مشكلة شي قوري امو يفيو او فيلمانا شي كشمولي ام رأيي منا كان بيكري دل كميوزيكال شي زورتر كمان يسو خوم دارين اليو فيلم سيري كمول ميوزيكال شي هندية فيلمي سفرنو كوبي شي طاوي بريكن بات كخوم رولي سرشي متابعينيو فيلمي تمي بابا كوبي شي طاوي 100 نتفليكسي فيلمي بين اجتمان سرشي شواوي لفورمو شكز لجرانويا فيلمي ازمون بهمان شوا فورمو شكز لجرانويا فيلمي شين رفرنسي شي ايراني فيلمي الودا دوبار شكز لسرشي شوان لفورمو شكز لجرانويا كفن كوبي شي بيوري إيش تركيا كان فيلمي كورونا خوشويستي لسردمي كورونا كي خوما فورمك سر الشوابي لفورم مشكز لجرانوا زبي سخت واسمان دور دوباره فورم مشكز لجرانوا برازيل شينا كم نديو ويفيك لقلو هاوراني كفيلمي هيتش ومن هول وباول وبات جورك لفيلمي سنابين شكا سريع دروس يعني نام فيلمي سناب شات بو باري ريزو شكا خيرات دروس يعني بلان لقل همو امانه طبعا ما بزور خيره بس زور وهذا شيء قسم لقل همو ما انا بان ترسين ودس بيكين بيكو دواتريش من لبرها متان هلا صم فيلم سازانا بخلا رحنا كتينا كان ابوي امي بتي نقصك رزق خدمات هو برا مصر زور سياس برزان لباشر كسانا راح تديك السينمائي ناي خوشنا محمد لا اي آية بنوسا بكردي بنوسا هيج زمان كما بنوسا بنوسا خوشنا محمد راح نقدي سينمائي شيء بزانا شو استعيشي راح نقدرها برزان او خوشنا محمد زيادة لشخص الجاسي مينا وخوي ودرجي انا بايس كردو شيكاري اكاديمي ببيولوجيا 650 فيلم دراما ومن يسا بأيوه راه بين خوشنا محمد بقباري سيانزا كتير نوسينيه باشا لهيج كامل فيلماني كمشي كان يقول لك منافق كان يقدر هنا ببوسك شوجاني لك ولا كنا بتلفون ابني بس لك ولا كاتيكا وسينا كان من لسردمي ساراماغو سيمون ديغوفارو جان بول سارتر نيتشو تشيخو همو فيلسوفاني كم خلينا كي زور باشو بس هما تو بالسينما زيادة لتشنو بنجاني بس هو بفيلم سينمائي فلسفيانا رهنديانا خصو فكريانا مباشرة فيلم كردوا برزان برسيارة كم من أمي زور باشا چونکە من خۆم متابعی تۆ یعنی بابەتەکان ئەخوێنەوە بەڵام بۆ ئەوەی کۆڕەکەمان تەسەسوود و زۆر باش مەسەڵەن ئەم قسەکەم و دوای بەشداریەکەمەوە دەرێنەری کورد ئەکتەری کورد هی نابێ بخوێنێتەوە نابێ سێری ئەم مرۆڤە بکە ئەم هەموو مادوێتی هەیە 7 ساڵی ڕێکە من نووسینەکان سەردان بەبێ بەرامبەردانم یعنی بڕوا ناکەم ئەوەی یەک حەزی لە هونەر بێ نووسینەکانی من نەخوێنێتەوە
بيجي دەست خۆش. دکتۆر شاد مستەفا پرۆفسۆری یاریدەدەر چاقی ناسر مەخوابە شێوازی تەقلیدیەکەی بە جارێکی تر ئەم بۆ سەرۆکی بەشی ئیشەکە ماچی من ئەسڵیە. لە چوارچێوە تیۆرەکە قەرارە ئەمڕۆ بابەتەکانی کۆتێوانی خۆی شێر بکات لەگەڵ ئێمە جان. ئێوارەتان باش، زۆر بەخێر بێن لە ڕاستیا قەت چاوەڕێوە نەبووم. ئەم هەموو هاوڕێ خۆشەویستە لێرەیە کۆ ببنەوە، بەڵام ئینستیتوتی داکۆ دیارە استراتیجی کۆکردنەوەی خەڵکی زۆر پرۆفێشنەڵانەیە و زۆر سوپاسیان دەکەم و بەڕاستی هەوڵێکی زۆر باشە دەن لە کاری کەلتورە کە هیوادارم بەردەوام بن. یعنی ئەمە دووەمین کۆڕیانە کە بەم شێوازە خەڵکێکی زۆر لی کۆ بێتەوە کە لە شوێنی ترا من ماوەیەکە زۆر دەرەکەوم، خۆم زۆرم ڕق لەو دەرکەوتنی خۆمە، بەڵام نەمبینیوە. ینی کۆبوونەوەی لەم شێوازەی ئەمڕۆ و ڕۆژەکەی پێشووتر نەبینەوە. دەستان خۆش بێ هاوڕێیان ئینستیتوتی داکۆ، بەڕاستی ئێوە خەڵکێکی ئیشکردن و استراتیجێکی زۆر جوانتانەیە و ئەشزانتانەوە چی بکەن. لە هەموو شتێک گرنگتر بەڕاستی ئەوەیە کە ئێوە ئەزانن چیەکەن و بۆچی شەیکەن. سوپاسگوزارم. لە ڕاستیا بەشێکی باش لەو قسانێکە قەرار بوو من بیکەم کاکشوان کردی، چکەمەوە ڕێکەوتبووین من لەسەر لایەنە تیۆرەکە قسەکەم بە حکمیەوەی ئیشی من لە ناو زیاتر ناوکای تیۆری فیلم و ئەو جۆرەشتانەیە، بەڵام کاکشوان زیاتر چۆوێ. من چاوەڕێی ئەوە بووم لە ڕاستی ئەو زیاتر لەسەر دیوە پراکتیکێکە قسەکە. من هەندێک پێشێکی تیۆریەڵم ئەو کاتە منەکەومە گیانی ئەویش و هاوڕێکانیشتین چکەیتر سەرەی ئێمە. لە ڕاستیا من حەزمە کرد ئەو قسانەی من لەسەر پراکتیک و لەسەر شیکاری فیلمەکانێکم کاک خۆشناوبی کردارە بەرەوەی کە من یەکێک ملەوانەی زۆر دڵبەندی نووسین و شیکاریەکانی کاک خۆشناوم کەوانەی لە فیلم سازاندایانێ چەوانەی لە ناو ئەکاونتە تایبەتێکی خۆیاندایانێ. من لە نزیکەوە یەکتریمان نەدیوە، بەڵام ینی کە هەڵسایە سەر پێکسەر ناسی مۆژکە وێنەکەی لەسەر ئەکاونتەکەی خۆیەتی. بۆی کە لە چوارچێوەی بابەتەکە دەرنەچوم لەبەرەوەی کە ئێمە تۆزێ مەحکومین بەو دال نقطە و شتانی کە بە دوانمانەوەی ئەبێت تۆزێک چڕتر و ئەکادیمیانەتر قسە بکەم. سینەما و پەیوەندی نێوان سینەما و واقع و حەقیقەتێکە لە کێشە هەرە دێرین و ئاڵۆزە بنەڕەتیەکانی فیلم و فەلسەفە و تیۆری سینەماش لە هەمان کاتە. لەو کاتەوەی کە جیهان لە کۆتایی سەدەی 19 شاهدی یەکەمین نمایشی گشتی برانی لۆمێر بوو لە گران کافەی پاریس، ئەم پرسیارە ئەپستمۆلۆجی و ئەنتۆلۆجیە سەری هەڵا ئایا سینەما ئامرازێکی تەکنۆلۆژی بێلایەنە بۆ تۆمارکردن و ڕەنگدانەوەی ڕاستە و خۆی واقع، یان دەستگایکی ئایدۆلۆجی و زمانەوانی و تەکنیکیە بۆ دروستکردن و شێواندن و سەر لە نوێ داڕشتنەوەی جیهان. ئەمە بنچینەی مامەڵەکردن و پەیوەندی نێوان سینەما و واقع و سینەما و حەقیقەتە. فەلسەفەی کلاسیک بۆ ماوەی پتر لە 2000 ساڵ لە ڕێگەی ئەپستمۆلۆجیاوە و لە ڕێگەی ئەنتۆلۆجیاوە پرسیاری حەقیقەت چیەی هەر کردووە و دەمێکە ئەم پرسیارا وروژێنن. بەڵام کاتێک کە سینەما وەکو میدیۆمێکی بینراو و بیسترا و یەتەکایەوە بە شێوازێکی تر ئەو پەیوەندیەی نێوان دیاردە و جەوهەر بریندارەکە بە جۆرێکی تر ئەو پەیوەندیە دەستکاریەکات و قوڵتریشیەکاتەوە بە شێوەیەک لە شێوەکان. کاتێک لە پێشەکی کتێبی فیلمۆسۆفی دانیێل فرامپتنە کە کاکشوان ئاماژەی پێکرد، باسی لە سەرەتای کتێبەکەیە دانیێل فرامپتن قسەیەکی ماکسیم گۆرگی داناوە کە کاکشوانیش ئاماژەی پێکرد کە ساڵی 1896 لە رووسیا ئامادەی بینینی یەکەم فیلمی سینەما بێ کە فیلمی براکانی لۆمێرە. گۆرگی پێشەکیەکی نووسیەوە من دوو دیێڕی لێ خوێنمەوەڵێ شەوی ڕابردوو لە شانشینی سێبەرەکان بووم، جیهانێکی بێدەنگ بێڕەنگ، هەموو شتەکانی ئەوە یەک ڕەنگن، خۆڵەمێشین، ئەوە ژیان نییە، سێبەرەکەیەتی، جوڵە نییە، تارماییەکەیەتی کە بێدەنگە. ئێمە لەم وتەی گۆرجیەوە لەوە تێگەین کە سینەما ئەخۆ حەقیقەتە یان سێبەرە. ئەو پەیوەندیە چیە لە نێوانی ئەم دوانەیە؟ لە چوارچێوەیە تیۆری سینەما لە نێوان دوو جەمسەری دژبەیەکە قسە لەسەر خودی شیکاری پەیوەندی نێوان سینەما و واقع و سینەما و حەقیقەتەکەن. کراکاوەر بە دیوێک لە دیوەکان پێی وایە فیلم ڕزگارکەری واقعە و دۆزینەوەی حەقیقەتە شاراوەکانە. لە بەرامبەری ئەوەیە دانیێل فرامپتن هەر لە ناو کتێبی فیلم فیلۆسۆفیا قسە لەسەرەوەکە کە کۆتایی فەلسەفە لە ناو سینەمایە، چونکە فیلم بنەمای داهاتوویەکی نوێ بە فەلسەفا بەخشێ. جان لۆک گۆداریش لە شەهێنخان لە بیداتی قسەکانی ئاماژەی پێە کە هێتە سەر قسەکردن لەسەر حەقیقەت و سینەما، ئەویش پێمانەڵە سینەما حەقیقەتە لە 24 جار لە چرکەیەەکە. مەبەستی لەوەیە فیلمی سینەمایی نەگەتیڤ لە سەردەمی نەگەتیڤە
هەر 24 فرێم لە چرکەیە کاڕوانی 24 وێنە لە یەک چرکە تۆمارەکە کەواتە 24 حقیقەت تۆمارەکە فیلمی سینەمایی کە ئەمە لە دوایە قسەی زۆری لەگەڵەکرێت بەڵام هەمیشە حقیقەت لە نێوان تەکنیک ئایدۆلۆژیا و بینینە لە گۆڕانە بووە هیچ کاتێک نەمانتوانیوە ڕوانینێکی دیاری کرا و دەستیشان کراومان هەبێ بۆ حقیقەت ئەو حقیقەتەی کە لە ناو ژیانی واقعیا هەیە و فەلسەفە ئیشێکی زۆری لەسەرکاکە و کای من نییە و نامێ بچمە ناوی بەڵام من قسە لەسەر ئەو دیوەی تریەکەم حقیقەت لە ناو سینەمایە چییە جیاوازی نێوان حقیقەت و واقع خۆی چییە ئایا حقیقەت واقعە یان واقع حقیقەتە ئایا واقع گەورەترە لە حقیقەت گەورەترە لە واقع ئەمانە لە ناو سینەمایە چۆنی مامەڵیان لەگەڵ کرد ئەگەر لە ناو بوتاری فەلسەفیا سەیریکەین حقیقەت پێناسەی خۆی هەیە کە من ئیشم پێی نییە لە ڕاستیە و پێویست ناکە ئێوەشی سەری ئێوەشی پێ و بێشیان و بە هەمان شێوەش واقع بەڵام کاتێک ئێمەینە سەر ئەنتۆلۆژیای وێنە یا قسە لەسەرواکەین کە سینەما چۆن مامەڵە لەگەڵ ئەم نوع شتانەکە پێویستیمان بۆیە بە ناچاری بگەڕێینەوە بۆ هەندێک لەو سەرچاوانەی کە سەرچاوی تیۆرین و ئەبێ پشتیان پێبەستین بۆی کە شیکارەکەمان شیکارێکی تا ڕادەیەک زانستی و بە دیوە لە دیوەکانیشە ئەکادیمی بێ یەکەم کەس کە قسە لەسەر ئەم جۆرە پەیوەندیاکە یاخود حتمما پێش ئەو قسەی زۆری لەسەرکراوە بەڵام نزیکترین کەس بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پشتی پێبەستین و قسەی لەسەر بکەین ئەو دیدەی ئەندرێ بازانە دەربارەی مۆمیاکردنی کات و ئاماژەی ئەندەکسەڵ ئەندرێ بازان پێی وایە کە داکۆچیکردن لە وێنەی واقعی ئەو ترسەی ئینسانە لە دەستچوونی کات چۆن لە مسریە کۆنەکان هەڵیاندا کارکتەرەکانی خۆیان مۆمیا بکەن لەبەرەوەی کە ئەترسن لە فەوتان و نەمان و دیارنەمانی ئەم شکڵانە سینەما و لە دروستبوونی یەکەمین فۆتۆوە سینەما سەرقاڵی وەستاندنی چرکە ساتە مێژوویەکانی ناوژیانی ئینسانە تەنانەت لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە تۆ کە ئێستا هەمومانێکی کامێرایەکمان بەدەستەوەی هەمومان مۆبایلێکی زیرەکمان پێەیە بۆچی وێنە ئاگری کاچیتە شوێنەکەەوە بۆ کە گەشتێکی شوێنێکی خۆشەکەی ئەڵێ یەک دقە بۆسە با من وێنەیەکی ئەمە بگرم وێنی شوێنێکی تر بگرن لەبەروی کە ئەمە ترسێکمان هەیە لە فەوتان بۆ وەستاندنی ئەو چرکە ساتە مێژووی کە پیاە تێپەڕی ئیتر شادە ناشادە هەرچی شتێکە بۆ ئەوی کە جارێک کە تۆ بتانی واقع لە ناو فرێمێکا بوەستێنی پەنا بۆ دروستکردنی وێنەیەکە بین ئەندرێ بەزان پێی وایە ئەم وەستاندنە یەکەمین پەیوەندی نێوان حقیقەت و واقعە بۆچی لەبەروی کە ئەو ئەڵێ لە هاتنەکایی تەکنەلۆجیا و هێزی میکانیکی وەستاندنی ساتێکی ژیانی ئینسان ئیتر ئینسان خۆی وەکو بۆ نمونە وەکو نیگارکێشێکی شێوەکاری نییە بیاوێت تابلۆی شوێنێکمان بۆ دروستکە بتوانێت هەست و سۆزەکانی خۆی تێکەڵاوکە نەخێر چاوێکی میکانیکی هەیە وەکوی کە ڤێرتۆف باسیەکە چاوێکی میکانیکی هەیە و لەحزەیەک لە لەحزەکانی ژیانمان لە شوێنێکا بۆ ئەسێنە پێمانەڵێ ئەمە ئەو واقعەیە کە ئێمە پیای تێپەڕین ئەمە ئەو شوێنەیە کە ئێمە پیای تێپەڕین بۆیە ئەندرێ بازان کە قسە لەسەر چەمکی مۆمیا کۆمپلەکسەکە و قسە لەسەرەوەکە کە مرۆڤ هەمیشە ئەو ترسە دەرونیەی لە تێپەڕبوونی کات و مردن هەیە بۆی هەر لە مصری کۆنی شاوک ئاماژەمان پێیا جەستەی مردوەکانی خۆیان مۆمیاکەن بۆ ئەوەی کە ئەم جەستانە لە بیر نەچنەوە داهێنانی فۆتۆگرافی بەلای بازانەوە گۆڕانکاریەکی معریفی مەزنە چونکە ئەو پێی وایە بۆ یەکەم جار لە مێژووە وێنەیەک بەبێ دەستێوەردانی دەستی مرۆڤ و تەنها لە ڕێگەی چیمیا و فیزیاوە کە لێنزی کامێراکەیە دروستە بێ ئەمە ژواکە وێنە جۆرێک لە جۆرەکان خاوەنی ئەنۆسنت یا ئۆبجەکت ئەنۆسنت بێ ینی خاوەنی بێگوناهیەکی ئۆبجەکتیڤ بێ بێگوناهی مەبەستی لێ بێلایەنە ئەم وێنەیەکی بێلایەنە لەبەرەوەی کە ئینسان ناتوانێت هەست و سۆزەکانی خۆی تێکەڵاوکە لە بەرامبەری ئەوە دیدیتی زۆر جیاوازتر هەیە بۆ نمونە ئەلەکسەندر هامید پێی وایە ئێمە هیچ کاتێ ناتوانین وێنەیەکی واقع وەکەوە بگرین بڵین ئەمەی لە بەردەمانە ڕوو ئەیادەمە واقعە لەبەرەوەی کە هەڵبژاردننی گۆشەی کامێرا بەکارهێنانی لێنز ئەو دیدە یاخود ئەو فرێمە ئەو چوارچەوەی کە بۆمان دەست نیشانەکە کامێراکە لە پشتێەوە کەسێک ئیشەکە ئەو کەسە بڕیارەیە ئێمە کوێی وێنەکە بینین ئەو کەسە پێمانەڵێت تۆ کوێی وێنەکە بینی هەمان ئەو قسەیە کە ژیل دۆلۆزیش لەسەرەوەی کە ئەو پێی وایە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە دروستە بێ لە مامەڵەکردنی ئینسان و وێنەیە پەیوەندی یاخود لە ژێر جەبری ئەو شێوازە بیرکردنەوەیە کە لە پشتی کامێراکە وەستاوە بۆیە هەر وێنەیەکە ئێمە لە سینەمایی بینین چەندێک وێنەی واقعە ئەوەنەش وێنەی سێبەرەکەیەتی کە مەکسیم بۆجێوە بۆچی لەبەروی کە ئەمە خودی واقع خۆی نییە ئەمە ڕوانینە لە گۆشەنیگایکی دیاریکراوەوە کە کەسێک پێمانەڵێ ئەم وێنەی واقعە تۆزیشکە ئەوە بەسمەوە بەو چەمکانەی کە لیوتار قسەی لەسەرەکە لەسەر
چەمچی جارێک شکە نواندنەوە یا ڕپرزنتیشن و بە شێوازێکی تر دروستکردنی واقعەیەک لەناو هایپەر ریاڵەتیە کە هیچ پەیوەندیەکی بە خودی واقع خۆیەوە نییە ئەوە چەندێک نزیکمانەکاتەوە لە حەقیقەت. لە دوایە حتمما ئەم ئیشکردن و ئەم ئیشکردنە جیاواز و تایبەتانەی کە ئەندرێ بەزانەی کە ئەچێتەوە ناو سیمۆلۆجیا و ئەچێتە ناو ئیشکردنەکانی چارلز پێرس و بنەمایەکی تری سۆسیێری بۆ دروستە بێ بۆی کە ئێمە بتوانین وێنە و نیشانە لە یەکتری جاکەنەوە لەبەرەوەی کە بەشی زۆری ئیشکردنی وێنە کەمتر مامەڵەکردنە لەگەڵ دەلالەتە بە قەدەرەوەی کە وێنە وەکو ئایکۆن تەماشاکرێ لەبەرەوەی کە وێنەی سینەمایی ناتوانێت گزارش بێت لە جگە لە خۆی بە تایبەتی لە ناو سینەمای ڕیالیستیە ئەو سینەمایی کە سەرقاڵی گواستنەوەی وێنەی واقعە بۆ ئێمە ناتوانێت هیچی تر بێ خۆی نەبێت لەبەرەوە ئایکۆنە ناچێتە ناو دنیایەکی سیمۆلۆژی سەختەوە مەگەر لە دوایە کە سینەما زیاتر گەشاکات و هەنگاوێک دەچێتە دەرەوە لە سینەمای واقعی بۆی ئەتوانێت بەم شێوازە مامەڵە بکە. بازان پێی وایە ئێمە بەم شێوەیە ئەتوانین دژایەتی واقعێکی دەست نیشان کراو بکەین کە سینەما کردی بە تایبەتی لە هاتنەکانی جۆرێک لە تەکنیکەوە لە تەکنیکەکانی بۆ نمونە دیپسۆفیلدا یعنی لە گرتەی قوڵاکە بینەر سەرپشکەکە لەوەی کە تەماشای کوێی وێنەکە بکە. لە سینەمایە کاتێککە ئۆرسن وێلز لە بەرهەمهێنانی فیلمی ستیزن کەینە بۆ یەکەم جار دیپسۆفیل دروستەکە لەنزێکە یعنی لەنزێکی 16 میلیمی ڕوونە لە کامێراکەی ببەستی هەموو شوێنەکانی وێنەکە هەمان ڕوونیان هەیە کاتێککە هەموو شوێنەکانی وێنەکە هەمان ڕوونی هەبێ ئەمە خوێنکارەکانی بەشی فیلمسازی بیریانە لە فیلم تیۆریە مێشک مردەبوون بەم چەمکە لەبەری کە چەمچێکی قوڵی فەلسەفیە بۆ بەرەو ڕووبوونەوەی واقع وێنەیەکمان هەیە لە قوڵاییە فیگەرێک ڕوونە لە پێشی پێشەوە فیگەرێک ڕوونە لەم بەریشەوە فیگەرێک ڕوونە ئەندرێ بازان پێی وایە هەڵبژاردننی ئەم جۆرە سەرپشکردنی بینەرە لەوەی کە تەماشای کوێی وێنەکە بکە فیگەری جیاوازی تایە بەڵام تۆ ئازادی لەوەی کە سەریکان فیگەراکەی بۆیە ئەم کاتە دیسان جارێکی کە تۆ واقع نابینی تۆ حەقیقەت نابینی تۆ سێبەری حەقیقەتێکە بینی کە ئازادی کردووی لەوەی کە تۆ تەماشای کوێی وێنەکەکەی بەڵام لە ڕاستیە تۆ لە واقع ئازاد نی تەماشای کوێی وێنەکەکەی بۆ نەگەر ئێمە ئەو پەردانە لابەرین و سەیری دەرەوە بکەین ئەو وێنەی کە چاوی تۆی بینێ هەر وێنەیەشەکە لەنزی کامێراکەت بینێ مەگەر ئەوانەی کە سینەماتۆگرافەرن لە من شارەزاترن لەنزێکی وایدی بخەینە سەر بۆی کە قوڵتر وێنەکەمان پیشان بە بەڵام ئێمە دنیا ئەبینین تەنانەت لە سینەماشە لە دوایە کە ئەندرێ بازان قسە لەسەر نیوڕیالیزمی ئیتالیەکە و پێی وایە ئەو وابەستەی نیوڕیالیزمی ئیتالی لەگەڵ واقع ئاوامان لێکە ئێمە وێنەیەکی ڕاستەقینی ژیان ببینین بەڵام ڕەخنەی ئەوەش هەر هەیە کە ئەڵێن بە پێچەوانەوە تەنانەت خۆشیان ئەتراف لەسەرواکەن کە ئێمە لە نیوڕیالیزمی ئیتالیشە واقع بینین بەڵام لە پەنجەرەیەکەوە ئەم پەنجەرەیەش کە فرێمێکە وەکوی کە چۆن لە سینەمای بینی تۆ پەردەی لا بە سەری دەرەوە بکە خۆ تۆ هەموو شەقامی سالم نابینی تۆ هەرەوە نابینی کە پەنجەرەکە ڕێگەتەیە سینەما شەماکە سینەماش فرێمێکە تۆ لە چوارچێوەی ئەوەنەوە بێ نابینی کە ئەمەندەیە کە ئەوەندەی لەنزی کامێراکە توانستی گواستنەوەی وێنەکەی بۆ تۆ هەیە لەبەرەوە ئەو پەیوەندیەی کە هەیە لە نێوان سینەما و واقعە و سینەما و حەقیقەتە جۆرێکە لە وەهم کە فیلمسازان بۆ ئێمەی دروستەکەن هەر هەمویان سەرقاڵی فرۆشتنەوەی واقع و وەهمی واقع و حەقیقەتن بە ئێمە ئەو حەقیقەتەمان پێڵێن کە خۆیان لی تێگەشتن هەرەمە ئەو گۆشەنیگایە کە با بڵێن پەرسپێکتیڤ دروستێکە گۆشەنیگای دەرهێنەر بۆ ئێمەی دروستەکات چونکە ئەو بە چ دیدێک چیرۆکێکمان بۆ جێڕێتەوە ئێمە بۆ دیدە دنیا بینین ئەو نمونەی ئەو فیلمانەی کە کاکشوان ئاماژەی پێیان هەموو فیلمانەی کە لەم 10 ساڵی دوایە لە کوردستانە دروستکراون هەر هەمویان چۆنیان ویستە بێ واقعی کۆمەڵاتیان وەها پیشانی ئێمەیە بەڵام ئایا ئەوەی کە ئەوانەیکەن ئەمە حەقیقەتی واقعی کۆمەڵاتی و سیاسی کوردستانە یاخود ئەمە دیدی کاکە حەمەیە لە فیلمی شینە پێمانەڵێ ئەم جۆرە لە واقع هەیە ئەمە دیدی کاکشوانە لە پەیکەری دڵا پێمانەڵێ ئەمە جۆرێکە لە واقع ئەو تۆزیشکە ئەگەر شێن خان مەجالیان تۆز زیاتر قسەی لەسەرەکەم مەڵزە بەڵێ باش کاکشوان ویستی ئاماژە بە قوتابخانەی فرانکفۆرت و ئەو پەیوەندی قوتابخانەی فرانکفۆرت و ئەدورنۆ و پاسیڤ بوونی بینەر بات کە ئەمە لە ڕاستیایەکێکی ترە لەو چەمکانی کە ئەبێ بوەستین لەسەر و قسەی لەسەرەوە بکەین و ئەو جیاوازیەشی کە هەیە کە لە ڕوانین لە حەقیقەتە لە نێوان ئەندرێ بازان و ئەوانی ترا بە تایبەتی جۆرێک لە دەستکاریکردنی حەقیقەت و واقع هەیە کاتێک کە سینەمای سۆڤێتی ئەگاتە شوێنێک و تیۆرێکدا هێنێ بەناوی تیۆرەی مۆنتاژەوە کە تیۆرەی مۆنتاژدایە ئێزنیشتاین کە ئەبێ بە یەکێک لە دیارترین ڕابەرەکانی تیۆری مۆنتاژ طبعا هەمیشە منەوە قسەیەشەکەم و ئێمە ئێدیت با لە مۆنتاژ جیاکەینەوە مۆنتاژ مەبەستمان لە ستایلی
ئەدیتی سۆڤێتیە لەبەرەوەی کە کۆمەڵێک جۆریانەیە یەکێک لە دیاترین جۆرەکان ئینتەلێکچوەڵ مۆنتاژە کە ئیزنیشتاین پێی وایە ئەگەر ئێمە وێنەی ئەی لەگەڵ وێنەی بیا کۆ بکەینەوە ئەو وێنەی کە دوای ئەو دروستە بێ ناکاتە ئەیبی ئەکاتە سی مەبەست لەمە چێ مەبەست لەوەیە لە بەیەکهاتنی لە بەریەکەوتنی دوو وێنە ئێمە وێنەی سێهەممان بۆ دروستە بێ لە زەینی وەرگرەکەمانە ئەو بینەرە خۆی مانای بەیەکەوەلەکانی ئەم دوو وێنەی تر دروستەکە طبعا ئەمەش بنچینەیەکی مارکسستی وازەحە کە تێز و ئەنتیتێز بەر یەکتریەکەون سەب تێز دروستەکە لەبەرەوەی کە بەشی زۆری فیلمسازەکانی سۆڤێت لە ژێر کاریگەری مارکسیزم لێنینیزم ئەمانە خۆیان ئەسڵەن کۆمەنیستن و لە ژێر کاریگەری تیۆرەکانی هێگڵ و مارکسە ئەم جۆرە لە ماتریالیزمی دیالکتیکە هێن و ئەیگوێزنەوە بۆ ناو سینەما و پێمانەڵێن نەخێر جۆرێکی تر لە حەقیقەت هەیە کە ئێمە دروستیەکەین حقیقەتێکە فیلمساز دروستێکە لە چوا دروستێکە لە بەیاکە کێشانی دووێنەیان دروستێکە لە ناو سینەمای ئێمە فیلمسازی ئێمە بیری لەم فۆرمە لە مۆنتاژ کردوێتەوە کە بتوانێت کۆمەکی بکە بۆ ئەوەی کە وێنەی زەینی دروست بکە لە ناو دیدی خەڵکە ئەو وێنەی کە کاکشوان ئاماژەی پێ ئێمە چۆن ئەم وێنە زەینیە توانین بجۆزینەوە بیکەین بە وێنێکی بەرجەستەکراو لە ناو فیلمە و لە ناو سینەما لەبەرەوەی کە وێنەی زەینی بە بەردەوام ئەو وێنەیە کە لە ناو خەیاڵدانی بینەرەکانمان هەیە کاتێک کە تۆ ئەم وێنە زەینیە ئەگۆڕی بۆ وێنەیەکی بەرجەستەکرا و بینەر وابەستەی ئەواکەی کە تۆ ئەتەوێ بیبینێ یعنی یەکێک لەو خەدرانەی کە فیلمساز لە بینەری ئەکا ئەوەیە کاتێک کە لە دنیای ئەدەبیات و خەیاڵی خۆی و خۆی ئەجۆزێتەوە بۆ دنیای بینین کە دنیای فیلمە ئەو کاتە تۆ دەرفەتی خەیاڵکردنی لێ ئەسەنیتەوە ناهێڵی ئەم بینەرە خەیاڵ بکاتەوە بۆ نمونە کە من چیرۆکێکت بۆ تۆ ئەجێڕمەوە ئیستاڵێم شتێکی واڕوویە ئەو وێنانی کە تۆ لە ناو خەیاڵی خۆت هایبینی هەمان ئەو وێنانن کە یادەوەری خۆت دەرفەتی ئەوەی بۆ دروست کردووی تۆ خۆت فیلمێک دەربارەی ئەو چیرۆکە بۆ خۆ دروستەکەی لە زەینی خۆتە بەڵام کە ئەمە ئەجۆزرێتەوە بۆ ناو سینەما حەقیقەتێکت بەسەرا ئەسەپێنێ کە یەکسان نییە بە حەقیقەتی ئەو وێنانی کە لە بیرکردنەوەی تۆیە هەیە کاتێک سینەما وێنەیەکی تونند و تیژیشە جۆزێتەوە بە هەمان قورسایی ئەیجۆزێتەوە بۆ لەبەرکەن بۆ ئەو وێنانی کە لە ناو زەینی خۆتان بتوانی بە یەکیەوە بنەی بۆی کە حەقیقەتێک بۆ خۆ دروستکەی یاخود جۆرێک لە واقع بۆ خۆ دروستکەی جۆرێک لە ڕوانی بۆ خۆ دروستکەی وەکو بینەرکە خۆت حەزت لێت یا خۆت پێ ئاشنای بۆیە سینەما ئەتخاتە بەردەمی وێنەیەکی قورس و دیار و جێگیر ئەو وێنەیە سەپێنراوە بەسەر تۆیە کاتێکیش کە ئەدۆرنەوە پێی وایە ئەم دۆخەی بینەر لە ناو سینەمایە دۆخێکی پاسیڤە ئەو پێی وایە بە دوایە هاتنی زۆر خێرای ئەم هەموو وێنەی کە سەپێنراوە بەسەر بینەرە موقعیەتی پۆزیشنی ڕەخنەگر لە بینەرە سەنێتەوە چونکە شەپۆلی وێنە ئەوەندە خێرایە لە ناو فیلمە وا ئەکات بۆ نمونە ئەگەر پێشتر 24 فریم بوو بێ لە چرکەیەکە ئیسە کاتێک کە کامێرا ئەگۆڕێ بۆ دیجیتال بە تایبەتی کاتێک کە کامێرای تەلەڤیزیۆنی دروستە بێ ئەبێ بە 25 فریم بەشێک دوایی هەندێک کامێرای تر هاوتوانی 24 فرێمەکە بگەڕێنێتەوە بۆمان چونکە ئێمە لەو بینەیە فریم ئەوەنە کەم نییە یعنی ڕاستە 24 فریم لە سانیەکە ڕوا بەجاری وایە لە فیلمێکە لە شوێنێکی ئیدیتا یەک فریم زیایە لە کوی گشتی فیلمەکە کێشەیەکی گەورە مامە دروستەکە زیادبوونی فرێمێک عنی زیادبوونی وێنەیە عنی زیادبوونی حقیقەتێکی سەپێنرا بەسەرمانە ئەو حقیقەتی کە سینەما بە حقیقەت پێمان بفرۆشێتەوە بەڵام ڕە ڕاستیە خودی حقیقەت خۆی نییە بنیامین و قسەکردنی لەسەر پۆزیتیڤبوونی تەکنەلۆجیا بەشێک لە قسەکانی بنیامین یا ڤڵتر بنیامین جۆرێک لە سەلمادنی قسەکانی ئەدۆرنۆشە ئەو پێی وایە کە ئەو جوڵە بەردەوامی کە لەسەر شاشە هەیە بواری تێڕامانی قوڵ وەکەوەی لە تابلۆکی شێوەکاریە هەیە ناهێڵێتەوە و بنیامین ئەرچێکی شۆڕجێڕیج بۆ سینەما زیاتەکە ئەو پێی وایە کە باز لە ناوچوونی ئەو هالە و پیرۆزەی هونەرەکە کە لە ناو سینەما ئێمە لە دەستین هاوکات قسەژە سەرواکە کە کامێرا ئەرچێکی تر جێبەجێکە کە لە توانای چاوی سروشتانیە هەر ئەوەشەکە ڤێرتۆڤ لە سینەمای سۆڤێتیا هەمیشە قسەی لەسەرەوە کردووە کە چاوی کامێرا بەسەر چاوی مرۆی یازاڵە لەبەروی کاتوانێت لەحزەیەک بۆستێنێ کە چاوی ئێمە ناتوانێت لەحزەیەک بۆستێنین بە خێراتر باڵێ بەسەر چاو من جواز لە هەندێک لەو شتانە هێنم بەس بەتەنیا ئەچمە سەر ئەو قسەی بۆ دریار و قسەکردنی لەسەر سیمۆلاکرا ئەو ڕۆژە لە کۆڕەکەی کاک دکتۆر موحسینی شا بە هەمان شێوە قسەیەکی زۆر یعنی بابەتێکی زۆر باشی باس کرد لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێمە جۆرێک لە جیڕانەوەی جیاوازمان هەیە بۆ واقع ئەوەی کە ئەو سیمۆلیشن و سیمۆلاکراکە لە تیۆرەکانی و قسەکردنەکانی زۆری فەلسەفەی پۆستمۆدێرن و مۆدێرنا هەن ئەوەی کە منەمێ قسەی لەسەرکەم ئەو چەمکەی بۆ دریارە لەسەر مەسەلەی دروستکردنی جۆرێک لە واقع کە واقع نییە ئەوەی کە ئەو ناوی ناو هایپەر ریاڵەتی قوڵترین و ڕادیکالترین ڕەخنە لەسەر چەمکی واقع لە سینەمای هاوچەرخە لە لای
فەیلسوفەکانی پۆست مۆدرن لای بۆ دریار دەرەکەوێت بۆ دریار لە تیۆری سیمۆلاکروا و سیمۆلیشنە لە دوای شالیوتار بە هەمان شێوە جەخت لەسەر ئەماکاتەوە ئەوەیە کە لە سەردەمی مۆدرنەیە ئیتر ئێمە لە واقعەکان ناژین کە واقعە بەڵکو لە شوێنێکی تراژین کە ناوی هایپەر ریاڵەتیە ناوی بان واقع ئێمە لەسەر و واقعەوەین بۆچی لەبەرەوەی کە ئەو پێی وایە وێنە ئێستا سەرقاڵی دروستکردنی واقعێکە بۆمان کە واقع نییە وێنە ئیستەواقعێکمان پیشانەیە کە خودی واقع خۆی نیە و بە تایبەتی لە گەشەی تەکنەلۆجیایە وێنە واقعێکمان پێفرۆشێتەوە کە ئەم واقع وانە وای لێت هێدی ئەو واقعی کە ئەو ناوی ناو واقعی تەڵخ یا بە جۆرێک لە لیوتار پێڵێ واقعی تەرخ و ئەدۆرنەوە ناوێنێ بان واقع ئەم واقعی کە ئێستا هەیە لە ناو لوێنەیە وای لێ خەریکە وردەوردە واقع خۆی لاسایی وێنەکە کاتەوە بۆی وەکو ئەوی لێبێت بۆچی با ئەمە من لە سینەما بەمە دەرەوە بۆی کە تۆزێک ڕوونتر بێ کاکشوان باسی سناپی کرد ئیسا لە ناو سناپ چاتە بۆ نمونە کۆمەڵێک فلتەری تایە ئەو فلتەرانە وێنەیەکمان وا بە شێوەیەک بۆ دەستکاریەکە کە وێنەکە لە خودی واقعی کەسەکە خۆی ناچێت تۆ کەسێک کە لە ڕێی سناپەوە ئەیبینی کە لە شوێنێکترا ینی ئەیبینیتەوەمە ئەو نییە ینی من بۆ ئەمە تۆزە قسەی خۆشیشی تێکەڵاوکەین دوێنێ و پێرە هەندێک فرند ڕکوێستم بۆ هاتبوو لە فەیسبوکەوە زۆرم بۆیە ڕۆژانە بەس سیر مەکرد دووسێ کەسی تیا هەستەکەم ئەم ناوە ناسم بەس ئەم وێنەیە ئەو نییە زۆر لێی ورد بووم و دوای تێگەشتم ئەم وێنەیە بە سناپ گیرا و فلتەری سناپی خراوەتە سەر ئەم کەسە حەزەکە لە وێنەکە بچێ ینی ئەم واقعە حەزەکە لاسایی وێنەکە بکاتەوە لەبەر ئەگەر پێی بکرێت مەسەرەن توانێت یەک دوو پلاستیک سێرجری و شت بکارێک ئەوە بکات بۆی کە بتوانێت لە وێنەکە بچێ سینەما یاخود وێنە ئێستا سەرقاڵی ئەم عملیاتی تەزمیلانەی واقعە ئەوێ دەستکاری واقعمان بۆ بکە بەڵام لە شێوی وێنەیە پیشانمانەیە ئەمە کە ئەجۆزرێتەوە بۆ ناو سینەما بە بەردەوام بینەرێکی گەمژەمان بۆ دروستەکە کە حەزی لەوەیە واقع لەوە بچێکە لە ناو وێنەکەیە هەیە نمونەشم بۆ ئەمە ئەوەیە بمبورن ئەوە لام شوێن خان بۆی کە ئینەکە چەندێکی بە ئیسفادە لێ نەکرد قەیناکە بەسەر پێم بوو خۆشە دڵم پێی خۆش بوو نمۆشم بۆ ئەمە درامای کوردیە لە ڕاستیە و فیلمی کوردیە درامای کوردی و فیلمی کوردی واقعەکمان پیشانیان واقع نییە ئەوەمان بۆ دروستەکەن کە ئەدۆرنەوە ناوی ناوە بان ڕیاڵەتی ئەوەی کە هایپەر ڕیاڵەتیە درامایەکی تەلەڤیزیۆنی دو سێ ساڵ پێش یاسەلێکێ لە کەناڵەکانەوە دروست بوو خۆ ناوێرم ناوی بەرم بێ دوای تۆتی بخەنە سەر ناوی بندوکتەر و درامایەکی تەلەڤیزیۆنیان دروست کرد کە هەست دەکرد کوردستان ناپۆلیە لە ڕاستیە من ناپۆلی مەهاتە بەرچاو ئەو شوێنەی کە مافیا بە شێوەیەک لە شێوەکان وا گەشەی تیا کردووە کە ئیتر ئێمە هیچ دەرفەتێکی ژیانمان نەماوە ئیلانە بێت لە چوارچێ و لە ژێر ڕەحمەتی جۆرێک لە مافیاین نەکا بکوژڕین نەکا ببرین نەکا شتێک لە شتەکانمان لێ کرد یا مەسەرەن کوردستان وا پیشانیراوە شوێنی گواستنەوەی مادەی هۆشبەر و شێوەیەک لە پشێوانەیە یا جۆرێک لە توندوتیژی تر پیشانەیرێ ئەم وێنەیە وێنەی واقعی کوردی نییە کاتێ درامای کوردی ئەم وێنەیەمان بە واقع پێفرۆشێتەوە خواستی ئەو کەسەمان بۆ دەرەکەوێت لەوەی کە ئێوێ بڵێ باواقعی ئێمەش لەمە بچێت بەش ئەمە غەدرێکە فیلمسازی کورد لە واقعی ئێمەی کە ئەنجا فیلمەکانی کە کاکشوان ئاماژەی پیان بۆ نمونە سفرنەوە بۆ نمونە پەیکەری دڵەکەی کاکشوان کە خۆی دروستی کرۆ بەداخەوە من خۆشەویستی لە سەردەمی کۆرۆنام نەبینیوە چونکە لەسەر ینی لەو کاتانە لە کوردستان نەبووم بەڵام بەشێکی زۆر لەم فیلمانە واقعەکمان بۆ دروستەکەن کە خودی واقع خۆی نییە فیلمسازی کورد مامەڵە لەگەڵ حقیقەت و واقعی کۆمەڵاتی و سیاسیان ناکە من بە پێچوانەی کاکشوانەوە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور هەستەکەم دەستی بۆ برینێک بردووە کە برینێکە لە ناو جەستەی ئێمەیە ینی بە جۆرێک لە جۆرەکان هەوراز ئیشی لەسەر ئەنتۆلۆژیای ئازار کردووە لە ناو ناخی تاچی کووردە ئەوەی کە ئێمە نەمانوێراوە قسەی لەسەرکەین لەسەر بابەتی شەڕی ناوخۆ هەوراز ئیشی لەسەرەکە فۆرمی جێڕانەوە کە سەرکەوتونیە شێوازی جێڕانەوە کە سەرکەوتونی ئەوە شتێکی ترەوە توانین لە دەرفەتێکی کرا قسەی لەسەرکەین بەڵام دەستبردن بۆ واقع کۆمەڵایەتی و سیاسەکەی ئێمە پێنج دقەدا بەشوان یەک دقەش ببڕن ئەزا ئەو کوڕێکی قۆسترە لە من و دیارترە بەس یەک دقەش ببڕین ئەوەی کە لە ناو ئەو فیلمەیە ئێمەی بینین ئەو ئازارەیە کە ناوێرین باسیکەین ئەو خەمەیەکە لە ناو دڵی هەمومانە کەس نییە لە ئێوە لە شەڕی ناوخۆیە پڕیشتێکی بەرنەکەوت بێ من گەنجێکی مناڵ بووم و کاتە لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بووم ینی ڕاون و چوینەتە قاسمە ڕەش و نازام چۆ تێر بوو ڕاکە دنیامان پێکراوە من دڵنیام نەرمین خان و دکتۆرە نازەنین شایەتی ئەوەن کە ئەوانیش هەمە لەوانەیە هەزار شتی لەم جۆرەیان چەشت بێ بەهۆی شەڕەکانی کوردستان و شەڕەکانی ناوخۆ و شەڕەکانی تریشەوە
بەڵام فیلمسازی کورد نەوێراوە تا ئێستا بەم شێوازە قسە لەسەرەمە بکە هەورازەگەن لە فۆرمێکی سینەماتیکیشا یەک قسە لەسەرەماکە هەوڵێکە بۆ نزیک بوونەوەی سینەما لە واقعە کۆمەڵایەتی و سیاسەکەی ئێمە هەوڵێکە بۆ ئەوەی کە سینەما تۆزێک جورئەت پێیاکە بۆ ئەوەی کە دەست بەرێ بۆ برینێک هێشتا تەڕە یعنی برینی شەڕی ناوخۆ هێشتا تەڕە هێشتا ئێمە لە ناو دوو ئیدارەی سیاسیاژین هێشتا بڕیاری سیاسی ئێمە یەک بڕیار نییە هەموو شێ دەڕێتەوە بۆ ئەو سەرەتا و قۆناغانی شەڕی ناوخۆ کاتۆ فیلمێک کە دێت قسە لەسەر ئەم واقعە سیاسی و کۆمەڵاتیە کە ئێمە ناتوانین بڵێن ئەم فیلمە واقعێکی با بڵێن هایپەر ریاڵەتیەکی دروست کردو و ناوێت لە ناو واقعە بژی بەڵام فیلمیشمان هەیە ناوێت لە ناو واقعە بژێ با هەموو شێوێک پێمان بڵێ کاکە واز لەم قسانە بێن و با بڕۆین خەریکی سینەما بین وەکو ئینتەرتەینمنت سەریکەین و پۆپکۆڕن بکڕن و کۆلایەک بەرن و وەرن دانیشن بۆ خۆمان خۆشەژین کە لە ڕاستیە کاراکتەری ئێمە خۆش ناژین یعنی ڕەنگە من خۆش گوزەرانترین کەس بم لە ناو هەمومانەی کە لێرە دانیشن بەڵام من خۆش ناژین تۆ خۆش ناژی بۆ سینەما ئەرچی ئەوە نییە سەرقاڵمان کە بوێنە و بە واقعەکەوە کە واقعی ئێمە نییە کە ژیانی ئێمە نییە کە سەرقاڵی وێنەیەکمان کاکە وێنەی ئێمە نییە ئەوەی تا ئێستا فیلمسازی کورد لەو فیلمانی کاکشوان ئاماژەی پێیا کردویانە بەشێکی زۆریان سەرقاڵی دروستکردنی وەهمی واقعەکەن کە ئەیانەوێت بە حەقیقەتی ژیانی کۆمەڵاتی پێمان بفرۆشنەوە ئەمە نەواقعە نەحەقیقەتی ژیانی کوردە لەناو شۆرت فیلمەکانە لەناو کورتە فیلمەکانە هەمانن ئیشیان لەسەر ئەو بابەتانە کردو بەڵام شۆرت فیلم بە بەردەوام خۆی چەند سینەما هونەری دەستەبژێر نییە لەبەروی کە هونەری دەستەبژێرنە هونەرێکی جەماوەریە فەلسەفە زۆر مامەڵی لەگەڵ ناکە لەبەروی کە فەلسەفەوا خۆی بینێ ئەو کایەکە لەو کایانەی کە ئەبێ مامەڵە لەگەڵ شتێکا بکە کە شتی دەستەبژێر بکە شتی نوخ ببێ سینەما خۆی هونەرێکی جەماوەری هەموو کەس دەتوانێت تکتێک بکڕێ لەسەر جادەکە و بچێتە ژوورە جاران سینەما ئاوا لە ناو مۆڵ و ئەو شوێنانەیە نەبوو سینەما لەسەر شەقامەکان بوو لە سلێمانی سینەما سیروان و دڵشاد و ڕەشید لەسەر جادە بوو تۆ منە چوون بە بازار تکتێک دەکڕم وچم سەیری فیلمەکەم پێویست بۆ ناکە بە تایبەت بڕۆی بۆ سەتی سینەما یا سینەما سالم کە شوێنێکی تایبەتن بە فیلم سینەما زۆر جەماوەری تر بوو بەڵام شۆرت فیلم ناتوانێت و جەماوەریە بێت بۆی کاریگەری زۆر کەم بەجێڵێ لەسەر ئێمە بەدبیەدەنگ بم ئەو تەجاوز من تەجاوز کرام تاو ناتۆ زیاتر قسەکە تۆ یەک شیعری دنیا باشە تاو من بێدەنەوە سپاس شاین جانێک بە ئیجازەی دکتۆر هاوڕێیان من عەرزێکی باش بوو دکتۆر چۆ مەساحەوە باسی کرد تێڕوانینی فەلسەفی بۆ سینەمام عەرزێکم پەڕان حەلەقەی فرانکفۆرتم پەڕان ستانلی کافێل کە زۆر گرنگە بەلامەوە کرێ هەرچەندە من اقتراحم کرد کە 2 ڕۆژ بێت ئەمە دڵنیا بووم کە بینەرانیان ڕۆژێک دکتۆر ڕۆژێ من بێ بەڵام لە کات و ئەوە ترسان ئێستا من تەنهاویستم ئەوە بڵێم من باسی جورئەت و ناجورئەتم لە فیلمەکانە نەکردووە ئەژینا فیلمی پەیکەری دڵ زۆر جەریئە لەسەر کێشەی ژنە پێش فیلمی زەوی سەخت و ئاسمان دوو لەسەر شەویر ناوخۆ لە بێنیشتیمانە جورئەتی تایە نەمدیوە بەدا جورئەت باز ناکەم باز لە شکستی فۆرمەکەم لەگەڵ شێوازی جیاڕانەوەی فیلمەکانە ئەژینا بزەبەت فیلمی زەوی سەخت بازدا ئێستا مناقەشەی فیلمەکان ناکەین دانە بەدانە چیە و حەزەکەی ڕۆژیشکە دانێ من بەگشتیاڵم ئەم فیلمانە ئەژینا فیلمی بێنیشتیمان فیلمی ئالوودە زۆر فیلمێکی جەری ئەسکە باز لە فەسادینەوە سیستمی پۆلیس و شۆرتەی وڵاتی ئەماکە فیلمی شین زۆر جەریە کە باز لە قۆمەڵگەیەکە جور مەسەلەکەم جورئەت نەبوو مەسەلە فۆرمی جێڕانەوە شکلی جێڕانەوە و شێوازی بەڵێن لە فۆرمیشانە لە فۆرماتە ئەدەبیەکەیە ئەجنا من ینی من متفقم لەناو کۆنسێپتا فیلمەکانمان جورئەتیان هەیە بەس نازانن بجێڕنەوە قسەکەی منەمێ نانە من بورە کاک چۆن من باسی جێڕانەوەم نەکرد من باسی پەیوەندی واقع و سینەمام کردەوەی کە توێ ڵی وایە یعنی من ڕەخنم لەسەر هەموو ئەو فیلمانە هەیە لەسەر فۆرمی جێڕانەوە لەسەر شێوازی جێڕانەوە وەک هاوڕاتم بەڵام باسی پەیوەندی واقع و سینەماکەم باسی پەیوەندی بەرەمەکان و سینەما منیش بۆیە لەم فیلمی بێنیشتیمان زۆر پەیوەندی بە واقعین هەر مرۆڤی کوردەوە هەیە لە چوار بەڵام ئەو حەزەکەی دوای کات بە بێنی قاشێکین دوای خۆمان سەرنجام هەیە پرسیاریان هەیە هەڵبەتە من بۆ خۆش مێرا پرسیارم هەیە چکە دەرفەت بوو بەڵام لە برۆی کە ژیگەکە نەبێ بە ژینگێکی میدیایی چاوپێکەوتن من پرسیار بکەم بە تاڵتمەفی ئەوەیە کە ڕۆهاچم و بابەتێکی گرنگ قساکەین یەک داواکاریم هەیە هەموو ئاسیزانی کە یانەوێت هەست و بەشداری بکەن ئەو قسەیان هەبێت
یا قسەکان لە چوارچێوەی پرسیارکردنابێ ئەگەر ڕەخنێکدانێ ڕاستەخۆ ڕەخنەکەویرن چونکە ئەزنەیەکێک مۆڵەتەکە مۆسازە لەبەر ئەوەی هەندێک جار بەڕاستی من دڵنیان بەشێکی زۆر لەو ئامادەبوانەی کە لێرەن قسەی زۆریان هەیە ئەتوانن بابەتیان هەبێ هەر لەسەر ناونیشانەی کە ئێمە ئەمڕۆ هەمان بووە بۆی ئێمە ئێستا پێویستمان بە پرسیار و بەڕەخنێ ئەگە ڕاستیە بۆ هەر بەڕێزێک ماوەی سێ خولەک ئەگەر پابەت بەکات و سپاسانەکەم ئەمەیە لێرەوە دەستێ بکەم ئۆستاز بەڵام تۆ یەکەم کەس دەست هەڵڕێی ئۆستازیان کاکسترا ئەگەر هاوکارانم مایکەکە بگوازنەوە و بە دیاریکراویش ئەگەر پرسیارتان بۆ هەرێک لە بەڕێزان هەبوو ناوەکانیان بڵێ کاکسترانجا ئەگەر لطف پێی هەستی لەبەرەوەی برادرانی تاکۆ ئەیانەوەی ئەمە چۆمار بکەن هەمووی ببێنێتەوە نەرابێت باش دەبکەوی و قسەکانیشت باش نەما من پێشنیارێکم هەیە ئەمە دووەم کۆڕە دێمە هەر یەکەمیان لەسەر گۆرانی بوو بەداخەوە بەوەستەکران و ئەمەشی کە لەسەر سینەمایە بەڕاستی شتێکی لەبەریە هەردوو کۆڕەکە یعنی هەردوو بەتابەتی ئەم دوو کۆڕەی کۆڕەی ئەوە بابەتەکانیشیان نووسیوە جا من پێشنیارێک بکەم ئەمە کاکشوانش خۆت ئیشارەتی کتابەتی خۆزگا ئەمە دوو ڕۆژ وایە ئێمە ئەم جمهوری کرێ دانیشتون لەم سێ بشین هەندێکی هەواداری سینەمان هەیە هەواداری کاکشوان و دکتۆری یعنی حەزەکەی شتێک لەمە بزەمنێتی بوو حەزات نووسێ بکە ئێوە نێ بۆی بڵێن بەڕاستی لەبەرەوەی ئێوە خۆتان باشی بزانن و هەروەها خەڵکێکشمان هەیە کە تەخەوسی سینەمایان هەیە لێرە لەوە لە برادەری کاکشوان و دکتۆری لێت و بەردەوام لەسەر مناقەشانەوە بۆ ئەم بابەتەش ئێوە نووسیتانەوە حتا کاتانە هەمووشی بخوێنەوە من پێشنیارەکەم بۆ ئەمە یعنی جەلسەیەکی پێ بکەنەوە بە نوعی شتێک کە با بڵێن ئەو برادرانی کە تەخەوسی ئەبواریان هەیە مەسەڵەن چوار پێنج کەس ئەو دەقەی کە پێشوان و کۆلەلا بێت بە زۆر لە جۆرەکان چوار پێنج کەس بەشداری حیوار بکەن لەگەڵ ئەوانە ڕەنگە بەقەڵتر بێت ئێمە جمهوری سیرکرد یعنی من بەرەداوای لێ بکەم کە داخەش قسە بکەم بەڵام بۆ ئەوەی جارێک کار لە خۆمەوە نەوێت قسە بکەم ئەو کەسانی کە تەخەوسی ئەبوارانە هەیە یعنی چوار پێنج کەس دانەبن کاکشوان و کۆرتێژیان کاکفران و کاکیزان تەخەوسی سینەمای هەیە ئەمانە بن متحدث لەسەر بابەتانی خەڵکانێکی متەبێژە بن وەک من یعنی سپێشاڵە بن ئەتوانن لەسەر بابەتە دواتەوە پێشوەختوانە حاسبێ بن کە ئەمە باشتر بێت جەنابەت ئەفریقا تەنها پێشنیارێک هەیە بۆ ئەوەی کە ئەمە بوێ بە زنجیرە کۆڕ لەسەر ئەم بابەتەوە ڕەنگە باشتری دەستەکان بەخۆشوێ زۆر زۆر سپاس بەڕاستی من یەک شتم هەبوو وەکو کاکسترانی ژووتی کاتان زۆر کەم یعنی بەڕاستی وەی کە ئەو ناونیشانێکەیەوە باسان کرد لە بۆ بابەتە جیهانیەکە زۆر ماشتن بووی بەس بۆ بابەتەکانی خۆمان بۆ فیلمەکانی خۆمان کە ئێواڵن شیکاری ئەزمموی 10 ساڵی ڕابردوو خۆمان هیچ لەسەری و بە سێ چوار ببورنەوە قسەکەم من ئەگەر ڕێگەت بدرایە بە تۆ و بە کاکشوانیش من دڵنیام زۆر بورتر چونە ناو بابەتەکانەوە زۆر بورتر خوێندنەوە دانەکرد بۆ ئەو بابەتە بەڵام هیچ زانەوتیانی کاکشوان بە دوو سێ دیێڕێت باسی فیلمەکانەکە چەق و ڕاستی پیاەنێ نازە ئەمە خراپە یوە من بۆ دانیشتەکە من حەزمە کرد زیاتر ورتر زانی چیتر یەکسەر نەگەتیڤم بەبە خراپ نیە من دەرەنجامەکانم بۆ خوێنیتەوە بۆ چەق و ڕاستیش نەبوو دەرەنجام من ڕاکەم ئەوەیە کە ئەتوانی ڕێگەت بدرایە من پێڵم پرسیارم لێ بکە بڵێ بۆچی شکستی هێناوە پێم وتی شکستی هێناوە لە جێڕانەوە بۆم دامەنێ چۆن قسە بکەم من خۆم قسە کاتمان لەوە نەبوو ئەمە شتێک بڵێن بەیانەوە ناژێت لە بڕی بەدڵی ئێوە نیە ئەمە وانە بەڕاستی بە دوو سێ دیان قسەکردن لەسەر ئەزمموی 10 ساڵی ڕابردووی ئیشکردن خۆلەوانەیە من هیچ نەبم لە ناویە یان کۆمە بەشێکی زۆری خۆتی کامچوو
بەشێکی زۆری و ئەزمونەی 10 ساڵی کە باسەکرێت بەڕێزت دەستێکی باڵات هەبووتە دەست خۆش بێ ئیشی باشت کردووە شتی باشت کردووە حەزمەکرد وردە قسەی لەسەر کرێت ئەمە قسەی منە نە ڕەخنەیە و نە هیچ بۆ نابار ڕەخنەش بێ یعنی چێ زۆریشمان پێ خۆش دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بۆ کاکشوان بۆ شێخان بۆ داکۆکە بووی بردینەوە من نازانم پرسیارە یا ڕەخنەیە دڵێکی ئەکتەرە خۆتان وەکیل بن لەوەی ئەچیتە خەستەخانەیە دکتۆرەکە ئەڵێ ئەمە نەخۆشەکەتە ئەمە هۆکارەکەیەتی بەمە توش بووی هەمومان ئەزانین یعنی ئەم ئێوە پڕ بووین لە زانیاری لە سینەما کە لە یەکەم فێڵمە دەستی پێکرد و تاکو ئێستا دەستان ماشەکەم زۆر سپاسم زۆر زانیاریمە پڕین لە زانیاری یعنی ڕووی دەم لە فیلمەیکەرەکانە لە سینەماکارەکانە لە دەرهێنەرەکانە کەم سکرێپتێکە دەبەردەستم کارکتەرێک بخوێنەوە لە کاکە هەمەوی سەوزەفرۆشی پژماڵی خۆمان بچێت کارکتەرێکی دەبەردەستی من لە کارکتەرێکی ئەمریکیە چێت خۆمان نین بۆ ئێمە ڕاکەین فیلمسازی کورد بۆ حەزنان کار کورد بێت بۆ چیرۆکەکانم ناگێڕیتەوە باشە دەرسە ئەم قسە زارانەکەی مەیکە تووشی نەخۆشی نەفسیەوە ئەمە نەکەمەوە نەکەی چی بکەم کەی واز بم زانیاریانە یعنی بێ ڕەنگ باتەوە من کەلمێژەکەم وەجمە مزگەوتێک ئەبێ ئەخلاقی دینیم هەبێت لەناو کۆمەلگایە ئەبێ ڕەنگ بۆ کاریگەریم هەبێت بە کوڕێکی باش و ئەوە بیت ئێمە هەموو زانیارێکە زانم کاڵێ من بە نوێنەرایەتی ئێوە لە ئەکادیمیەکانە لە خەڵکی بازوونی و کاکشوانە کە من زۆر سوودم لە کاکشوان بینیەوە لە دکتۆری بەڕێز یعنی دەردەدڵێکە لە کاردێرینیش کاک محەممەدی ژیان کە لێمە کوڕی شانین لە شانەوە هاتوونەتە ناو سینەماوە من دەمێکی خۆم هاتوتە بەردەستم 100 ساڵ پێش دەستە باخی گێلاسەکە سیتە گەبینم ڕێک مێرگەپانە بینم کە هەملێ دەخوێنمە بۆ غەریب نیم بەس بۆ سلێمانیا لە ناو ئەکادیمیەکانە ئەوانی کە لە دەروی ئەکادیمی سیناریۆ دەنووسن کارکتەرەکان کورد نین ئاشنا نین لە چایچێک ناچێت لای حەوزە وشتەکەەوە کەی بین بەبەیان زۆر حەزل لەو دەورەیە زۆر چایچی لای حەوزە وشتەکە ئەوە منم یعنی ناغی لە سفرەیان تەقەکە باشە من لاس ڤیگاس ڕاستی ئاسە بڵێ مەلایە لای حاجی حانەوە ئەو هەرەڵی ئەوە کاک دکتۆر من چاوتان ماجەکەم بەڕاستی من کەڵکم بینی لە باوەتەکەتان من پسپۆری سینەمانی بەڵام زۆر چاکتر لەو خەڵکە ئەزانم کە سینەما چەند بۆ ئێمە پێویستە بڕوا بکە لە ئێمە سینەمای ڕاستەقینەوان هەبووە لە شۆڕشەکانمان زۆر گرنگتر سەبارەت بە حەقیقەت من ئەڵێم ئەو سێ دەقەیەم بەلێک بەوتر ئەگەر سینەما خۆی حەقیقەت بێ ئەیچی باوی سەبارەت بۆ سینەما ئەمریکی کە پەنجەسوورەکانی بە ئێمە بۆ بەواشی ناسان بووە ئەیچی ئەڵێ سەبارەت بۆ سینەما تورکی کەوا هەرچی بۆ خۆڵاتەکانە لە ناوچە تورکیەکانەوە پیشان دێت لەبەرەوە من وایە بینم قابلی ئەوەیە ئەو سایی چییە لە سایی کام سیستەما سینەما کارەکات ئەو سیستەمی کە سینەما لە وڵاتێکە لە دەوڵەتێکە لە سایی حکوومەتیشی ئایدۆلۆژیەوە کارەکە بە دڵنیاییەوە ئەوە دەرەچێتەوە هەندێک سوورەکان هۆ دەرەچن کەوا کورد دواکەوتووە ژنکوژە هەموو ئەو شتانی کە ئەو تێ سەبارەت بە حقیقەت مۆلانای ڕۆمی ئەڵێ حقیقەت ئاوێنەیە وشکا ئێمە هەر یەکەی پارچەیەکمان لە ئەکرێ ئەو پارچەی کە تۆ پیشانی ئەو بێت کە کاکە فەرمووی کە کابرای سەوزەفرۆشەکەی گەڕێکی ئەوان شتاندا بەڵام بەچی ئەوە لەسەر مەحسێب مەکە چونکەوە کارکشوان مەزدوور جەواب پێ بڵێ سەکەم ئەوەیە ئایا ئێمە ئەو سەوزەفرۆشە باقسەکەی خۆڕسەکەم بە دکتۆر سوودیە ساعتەکەی بچووکە سەوزەفرۆشە ئەگرێ ئێمە لەلایەنی کۆمەڵایەتی و دەرونی سەوزەفرۆشەکەەوە ئەو پیشان بین لەلایەنی کۆمەڵی کردەوەریەوە ئەو پیشان بین بەڵێ ئەگرێ ئەو بینێ ساس بکرێ لەسەر ئەساسی ئەو سەوزەفرۆشە ئەو چایچیە بەڵام ئەو بێکە لە خزمەتی مرۆڤ و کوردی بەبەختیشان بێت ئەگەر فەلسەفە لەسەر پرس وەستا بێت ئەوە سینەما ئەتوانێت ئەو پرسانە باشێت
سینەما ئەتوانێت زۆر شات ئەو کسیانە باشێنێ و ئەتوانێت وا بکەن کە بەدوای وەڵامە بگەڕێت. سوالت بە کاکە دڵشاد وێنەی فۆتۆگرافیش ڕاهەندێکی واقعە، بەڵام ئەمە وەکو زمان من سوەری زمانم ڕەنگە تۆ لاهویان باشتر بزانێت. ئەو کاتێک کە ئێمە مرۆڤ ئەڵێن ئێستا ئەزانی زەمەنی ئێستا بەسەر چووە لە فیلمەکانی شەوایە ئەو 24 وێنەیەکە لە شکەیەکە ئەچکێ هیچیان ئەوەی تر نییە. خۆ ئەگەر ئەوەی تر بوونایە جۆرە هاتە ئاراوە. من چاوەڕێم ماژەکەم بەڕاستیمەسوودم لێبینین دووادارم بەردەوام بن خۆشگە ئێمە دەسەڵاتێکمان هەبوایە کە گرنگی سینەمای بزانیایە کە نیمانە بەداخەوە چاوەڕێمە زیارەتم باش زۆر دۆسپات بۆ داکۆ بۆ کاکشوان بۆ کاکە دڵشاد دەڕاستیان من جێژم زۆر بینیم بۆ بەڵام یەک ملاحەزەت هەیە بەڕاستی یعنی کاتێککە باسی پەیوەندی نێوان سینەما و حەقیقەت دەکەین ئەگەر لە نێوانیانە باس لە جوانی نەکەین لە ڕاستیات تێناگەین لە پەیوەندی نێوان سینەما و حەقیقەت یعنی کاتێککە باسی حەقیقەت دەکەین یعنی چی؟ یعنی بۆ نمونە ئەوەی کە هەیە واقع ئەوەی کە هەیە بوازینەوە یان بە پێچەوانەوە سینەما دێ بە جۆرێکی تر حەقیقەت ئینتاجەکە کە من لە ڕاستیە باوەڕم بەمەیان هەیە وەکو بینەرێکە ژیان لە ڕووی تیۆریەوە من وەکو بینەرێک باسی سێری سینەماکەم وە لە سینەما دێگەم و چێژە سینەما بینەوە یعنی کاتێککە باسی پەیوەندی نێوان سینەما و حەقیقەتەکەی یعنی باس لە ئینتاجی جۆرێکی حەقیقەتەکەی کە ئاوازە لەو حەقیقەتەی کە لە دنیای ئاساییە هەیە بەڵام ئەگەر باسی پەیوەندی نێوان حەقیقەت و جوانی نەکەین لە ڕاستیان ناتوانین حەقیقەتێکی تر دنیایەکی تری موازی ئینتاج بکەین هەر لەم چوارچێوەیە بەڕێی متەواضعی بەردە ئەوەی چەقا لە ناو سینەمایە لە ناو درامایە لە ناو فیلمە بریتیە لە ژێڕانەوە هونەری ژێڕانەوە یعنی لە سینەمایە کارکتەرەکان مخریج سیناریست هیچی چەق نییە ئەوەی چەقا ژێڕانەوەیە چیرۆکەکەیە لە ناو چیرۆکیشە ئەوەی کە ئەتوانێت حەقیقەت ئینتاج بکە جوان ژێڕانەوەیە تۆ چۆن جوانێ ژێڕیتەوە یعنی ئەشێت بۆ نمونە شتێکە زۆر کافیە بەڵام تۆ لەبەرەوەی مخریجێکی باشی سیناریستێکی باشی خاوەنی کۆمەڵێکتەری باشی مۆزوعەکە زۆر بە جوانی ژێڕیتەوە ئەم موزەیەفە لە بنەکەی بە حەقیقەت واگەر سەری تاریخی سینەمای بۆلیوود بکەیت سینەمای کوردی بکەیت سینەمای فارسی بکەیت ڕێک تریش لەسەر مەسەلەیەکەن و گەورەترین کێشەی سینەمای کوردی بەڕێی بنەوەیەکە ئێمە هێشتا لەوە نەگەیشتین کە ژێڕانەوە چەقا ژێڕانەوە چەق بوو ئەو کاتە تۆ هەموو کارکتەرەکان حتا پرەنسیب و مەبادیەکان شەقیدە خزمەتی ژێڕانەوە بووە یعنی چی یعنی پرەنسیبی تر مەبدەئیش تر ئینتاجەکەی تۆ هەرێکە لە خۆمان هەرێکە لێ بەوە لە خۆمان پرسی بۆچی زۆرجار ئێمە چێژە بین لە فیلمی تیراژی تری تراژدیکە چێژی زۆر لێ بین لە کاتێککە درامایەکی تر بەسا کۆمیدیە چێژی نەدابێت سەبەبی ڕئیسیەوەیە کە ئەم تراژ جوان ژێڕاوە بەڵام ئەم حەقیقەتە ئەم کۆمیدیایە نابێتە ژێڕێتەوە بۆ یەک چێژیر نابێت یا بەڕاستی کاتێککە باسی سینەما حەقیقەتەکەی کە باسی جوانی دەکەین لە پەیوەندی نێوان سینەما و حەقیقەتی جەنابێت هیوادە باس دەستخۆشی زۆرم بۆ دکتۆر دڵشاد کاکشوان بەڕاستی چێژم بینی لە ئێوارەکە زۆر دڵخۆشم لەو ئاسە بەرزەیە ئێمە توانین کۆڕ و دیوەی دروست بکرێت بەو زانیاریە زۆر و بەو شێوە پوڵە بەڕاستی بیر لە بابەتەکان بکرێتەوەی تر دەرچین لەناو ئەو قسە بەردەوامانەی کە ئەکرێت بەم جۆرە من زۆر چێژم لێ بینی دەستان خۆش بێت ڕاستیەتی وەکو بینەرێک یەکسەر ئەسمەناو مەسەلەکەەوە ناتوان بۆ بکەی دکتۆر دڵشاد و کاکشوان باسی ئەو مەسەلانە بکەن بەڵام بۆ چوونی خۆمەڵێم وەکو کەسێک کە سەیری فیلمی کوردیم کردووە سەیری درامای کوردیم کردووە من پرسیارێک شتێک سەرنجێ ڕاکێشاوە سینەما فیلمی کوردی بۆ ناتوانێت کاریگەر بێت لەبەرەوەی کە بەڕاستی لەگەڵ ڕێزی زۆرم لەبەرەوەی کە قوڵی بیرکردنەوە لای فیلمسازی کوردبوونی نییە تەقریبان کاکشوان و دکتۆریش ئاماژیان پێیان ناڕاستە بەڵام من بە زمانێکی ڕوونترێ لێم فیلمسازی کورد کە سەیری فیلمەکەی بینی تۆ قوڵی بیرکردنەوەی تیان نابینی بۆ ئەو ئەوەی سەیری ئەو ئەتا چی کەکرێت کاریگەری هەیە لەسەر خەڵقەی ژڕوانیکە ئەوەنە سێرج ناکات ئەوەنە بیر ناکاتەوە تەواو بەرنمێک دروستکات کە خۆی خاوەنی بێت و بتوانێت
کۆنتڕۆڵی بۆ منە هەم بازاڕی پێ بکات هەم بینەریش لە ئاستێکی بەرزە وەکو ئەو جۆرەی کە کاکشوان وتی بۆ منە بینەرێکی مزەیەفر بۆ بەرهەم نهێنێت کە جارێک 2 3 جار بۆ بۆی کە بینیمان بۆ منە لە پێکردی 200,000 سێریەکە لە فیلمی دوایە ئەو بۆ 60,000 داوازە دواتێتە سەر 2,000 بۆ لەبەری کە بینەر ناتوانێت هەمیشە بۆخڵاواتی تۆ وەربگرێت کاتێک تۆ بۆ جۆرە خراپەی کە تەقلیدی فیلمەکانی تراکەی بیهێنی بە منی بینەری ببەخشیتەوە بۆ نمونە کاکشوان منیشێک لەوانەی بەڕاستی هیچ کەم لە فیلمەکانی سەرنجی ڕانی کێشەوە سەرسامی نەکردو بۆڵی بیرکردنەوە تیانە بینەوە کاکشوان ئەمە پرسیار پێ بەڵام تۆ لەسەر شانەوە بەڕاستی پێت بڵێم نمونەی ئەفسانی بۆ سەدان پێنجی وەکو من هەر سەمێستا تۆزە پیر بوو بۆ لە شانۆکانت ئەم سەرسامی ئەتوانی دروستکەی لەسەر سەیج بۆ تۆ لەسەر شانۆ ڕێکی قورساییکی زۆر زۆرت هەیە شکردنێ بڕا بەڵام بۆچی لە فیلمەکاندا قوڵێ دروست نابێت دکتۆر پێمە پرسیاریش بێ بۆ تۆ بۆ لەسەر شاشەیە لە هونەرمەند ئێمە کە خاوەن سەقافەتت تۆ لەسەر شانۆی بینی کاکشوان مەسەلەن حامە هەرگیشەکانی حامە لەسەر سێج قوڵێکی زۆر باش بیرکردنەوەیکی باشی تیا بەڵام بۆ لە فیلمەکەی ئەم قوڵێت بەرناکەوێت ئەمە پرسیارە بۆ من و بەڕاستی بۆ بۆ هەردووشیان پرسیارەکە منێ بۆ ئێمە لەسەر شاشە ئێستا دروستکردنی ئەم وێنەراوە قوڵەمانیە بەڵام لەسەر سێجی بینی مندەکانیش یەک شتی تر بڵێ سینەما لەوێەوەیە کە بەچیا تۆزانە گرنگ نییەوە جێ بەیان دەبێ لەبەری کە بەڕاستی دەسەڵاتی ئێمە هیچی فیلمێکی پێ بەچیان تۆزانی جێ ناگرێت خاتونێ لە دوای ئەوێ قسەکە چۆلی گاگاورە جاسە گوێویستی جاری کەشمان هاتوو بوو دەبێنیشمان هاتوو بوو ئەو مامۆستایە تێکەڵ و پێکەڵێکە بوو بۆ نمونە یعنی دوو بازدانی گەورە هەبوو لە سینەمایە نابوو یعنی بە یەک کاتێکا بەچم کرد ئەوە بکێشن بە گوێی بیسترا سۆرم گریان تێکەڵاوی حەزمی ناکەن باش بوو شتەکان بەڵام فەزای جیاوازیاوازنە بێ تۆشی چی هەموو جۆبانێ بۆ دیسا دووبارەی کەمەوە ئەڵێ تێکەڵ و پێکەڵ بوو دوو فەزا دژمانە تۆ نەبێت تۆ فەزایەک بوو ئەویش فەزایەکی تری باسکردا مێژۆکۆپیە بەطۆری لە جۆرەکان لە ئەخیرا لە تۆ تێنەگەشتن بە مامۆستاکان تۆ تێم گوێنا ئێستا تۆ ئەخیرا هینە سینەما بە هەموو جۆرە باڵقی کردەوە ئایا خەڵک چ سیری سینەما بکایان نا تێدەم چەندی حەقیقەتداندانەوە حەقیقەت زۆر ڕەنگودەرلا زۆر شێوەیە ئەتوانی بە هەزار فەرق ئێمە پێناسەی لێ پێ لە حەقیقەت لە چەندی حەقیقەت بەڵام ئێستا ناتوانین بە دەقیقەی حەقیقەت بۆ بێن بەرچاو ئێوە لە چ لایەنێک بۆ داوای حەقیقەتدا کرد کە باسی سینەما حەقیقەتدا کرد منیش لەگەڵ فەلسەفە کارەکانە کە ئەڵێن سینەما هیچ یعنی منطقی تیان نییە بڵێن سینەما بابەتێکە بەچاو و بەگوێی جمهورە پڕە لە ڕاستگۆیی ناشیوانی ونمونە ئێمە سیلمان هەیە فیلمەکەی دووسەمان لەو پێشی ئایینمان هەیە ناپلیۆنمان هەیە ناپلیۆنی خەدەرە حەوزە لاقڕی هیچ لەناو خەڵبەتایە هائیدێک لەناو خەڵبەتا لە شەو ڕۆژ ناتوانێت نیوەیشی هەنداگیر بکات بەڵام لە سینەمایە ئەو شەریعەتی پێدا کە بچێت هەر لەناو خەڵبەتایە بۆی زۆرتری پارە ڕاکێشێت ئێمە لە سەحافەتی سینەماوانی دەمێژۆی تێگە سەحافە سینەما مهاتەتە پێشەوانێ بەڵام من پێم وایە شوان هاتوو شتێکی تر زۆر خۆشەڵی شوان عەتوف زۆر حەزەکەم کەواڵیە زۆر سپاس دەکەم بەڵام سپاس دەکەم چی کرد؟ من ئەبینم یەشت لەناو شانۆیە ئەکتەرەکان زۆر مهمە لێرە یەک شانۆ ناچیە زۆر باش زۆر دەقیقە لە باشە باشە یعنی کۆ لەناو سینەمای هەمان شەوی یعنی بە جۆرەکان پێشکەشکاری نمایشە زیاتر سەڵێکم بەواری یاسا و ڕاگەیاندنە ڕێگە بە خۆ نادەم بەواری سینەمای لەسەر بەڵام بە دەفەتێکی پێشنیازیە زانم لە چەند ڕۆژی ڕابردووە هەمومان بینەری شایەتی دۆسی حەجاج بووین بەڕاستی بەستنەوە بۆ بابەتەی کە ئێمە کاکشوان باسی گێڕانەوەی چیرۆکەکانی کرد بۆچی ئێمە دەست دابێت بۆ چیرۆکانە کە دەبینین هۆلۆکۆست چەندین بابەتی دیکەی وڵاتان بە سینەما ناسێتەوە کە گەنجێک بۆ لەمە لە کوردستانەوە ئێستا لەبارەی ئەو قەزیەکە نەشخێنەوە بۆ بابەتانەوە یعنی بیناسەوە بۆچی ئێمە کە دکتۆریش باسی بابەتی شتڕی ناوخۆ و کۆمەڵی بابەتی دیکە
کرد بۆ ئێمە دەستداێت بۆ قەزیانە قەزیەوە بۆ ئەخبار ینی وەکو گەرمیانەیەکیش بۆیە ڕاستیکردنەوە قەزیە ینی چیرۆکی زۆر جوانی تێ ئێمە ئەتوانی وای لێ بکەین کە بۆ 50 ساڵی دیکەش ئەم بابەتانە بێنێت بۆ ئێمە دەست نابێت بۆ پرۆسەی و زۆر سپاس دەکەم هیوادارم هیچێکشی لەسەر بکەن بەڕاستی شتێکی یەکەشەوەی چمەدا ژمارەزێکی تر دۆستان ڕێتونی لەسەروەی لە کۆتاییە مەرج نییە کەسێک جواب ڕاستەخۆ جوابی بدرێت و چۆن قسەکان بۆکەنەوە یا تانوێسە جواب بەنەوە بەنسبەت کاکە هەمەوە زۆر ڕاستەکەی من ینی بەڕاستی اقتراحەکەم ئەوە بوو بۆ دکتۆر ئەزانێ و شەیخان ئەزانێ کە 2 ڕۆژ بێ چکە من هەمیشە کێشەی ئەوم هەیە لە خۆیان لەگەڵ مابوون کاک دێرین لەوێ بووم لەم ماوە لە دیبیتێک زۆر لە برەکات هەریانش کاک محسین قسە بکە بابەتێکی گرنگجە بنیانش باسی کرد ئێستا ئەو پارتەی کە پەیوەندی هەموو کۆی ئەو قسەکردانی کە لەسەر مەسەلەی نیتشە و دەربارەی هونەر و ڕوبەڕوونەوە عەدەمیەت کە ئێمە لەو لەحزەیە ئەژین و دەربارەی تێڕوانی فیلمۆسۆفی و دەربارەی پانۆرامەیەک بەناو دیدە فەلسەفەکانە کە دکتۆر باسی کرد دواتر من بە تەحدیدی بۆچی لەسەر تخوایەک تۆش بێدەنگی لە پشتەوە قسە ئەەکەن یارمەتی لەسەر کتێبی دیالکتیکی ڕۆشنگەری هۆرکهایمەر وە ئادۆرنۆ والتەر بنیامین با زارورەتی ێزانم بخوێنرێت تەقدیمی دکتۆر ڕەشادم کرد ئێستا لە ئیستەی واقعی وتم جمهور دروست بۆ ئیتر منە ترسم چونکە ئەجێندە دروستە بێت چونکە مەساجی کۆنزەرواتیڤ و ئاینەکرێت لە ڕێگەی سینەماکەی باشە لەولاوە هێشتا باسی ستانلێ کافێلم نەکردووە کە من تقریبا جوابی زۆربەی قسەکان هاتەوە من زۆر معجبم بە پەڕی ستانلی کافێر دنیا بنمایشکراوی دەربارەی ئەنتۆلۆجیای وێنە 1970 کاتێکی تر لە شەڕەکان و وەیڤی تازەی فەڕەنسی و کۆپۆلا و فیلم دروستە بێت ئەڵێ هیچ لە فیلم داوا نەکەین وەزیفەی زۆر نین بە فیلم نیشتیمان سازی و کۆمەڵگا گۆڕین و مجتەمع و شتانە نا هەڵێ لە دوای لەگەڵ فەلسەفەی هاوچەرخە لەگەڵ دێکارت و کانتا کە مرۆڤ تووشی عوزلە دابڕان و معریفە قدرەتی ئەوەی نەبوو کە یەقینمان بۆ بەدەست بێنێ مرۆڤ تووشی سەرگەردانی و نامۆبوون سینەمایەت ئەم سەرگەردانی و نامۆبوون و عوزلەیەمان بە لەزەتەوە پێشکەشەکە هیچی تر نینێ چکە تعریفاتی زۆر هەیە مەسەلەنەوەی والتەر بنیامین بۆدریار دۆڵۆس لە تەحلیلکردنی فیلمە لە فیلمۆسۆفیا بەڵێ دنیا شتێ بەڵام من بۆ من لەم لەحزەیاڵی باشە ئەگەر بینەرمان نەبێت چی بکەین ڕۆژ لە کۆڕێک کاک ڕزگار باسم کرد ڕەخنەگر لە کێشایە ئێستا لە دنیا ئێمە لە کێشاین باشە ئەی بینەرمان نەبێ ئەی بینەر چۆن دروستکەین ئەی ئەگەر بینەری جێلمان بۆ دروست بوو لەبەرەوە من ئەو تەرحەی ستانلی کافێر زۆر بەگرنگ نەزانم پرسیار و برین و ئازاری مرۆڤایەتی حەل ناکا سینەما ئاوێنەی واقع نییە ڕەنگانەوە نییە داوای وەزائیفی زۆری نەکە بۆ جۆنگلانسی لە هونەر بۆچی پێویستە باسیەکە ئەڵێ با بە چێژەوە بە تامەوە بە لەزەتەوە لەگەڵ عوزلە و تەنیاییەکانمانە لەگەڵ سینەمایە ڕێبەڕێ بین بڕێت باشە ئەم بەم بابەتە دوور و درێژە فەقەراتی هەیە بەڵام دەربارەی پرسیارەکان هەموویان ڕاستەکەی من بەبەستمەوە بێتاقەت نەبی یەکسەر ڕاست و چەپ نەبوو زۆرە مەسەلەن هەر لەسەر چی بکەین ڕۆژێکە قەتەحی کاکین لەسەر ئەوەی کە تەنها ڕێکلام چۆن هاتوۆتە ناو فیلمەوە قسەی زۆرم هەیە لەسەر ئەوەی کە کارکتەر ئەم سەوزە فرۆشەی لای حەوزە وشکەکە خۆی ئەزانێ لەگەڵ ما بۆ ئاکتین کۆچ بووم لەگەڵی تۆ بایۆگرافی دروست ناکەی ئەوم حاضرێکی گەورەم هەیە لەسەرەوە بایۆگرافی دروست ناکەی بۆ عنی هونەری نووسینی سکرێپت یەکێ لە شتەکانی مامۆستایان نەزانن بایۆگرافی کارکتەرە نیتە هیچەوە ئەشتە بۆشاییەوە بۆ دەزانی چەند ئیشکالی دیالۆگ سازیمان هەبووە یعنی کاتێک کارکتەرێکی بۆ نانووسێتەوە چتە بۆشاییەوە ئەمە لەسەر علمی سکرین پلی ئەوەشم هێشتا باس نەکردەوە باشە بەڵام کە ئەڵێن شکست لە ژێڕانەوەیە ئەوەی واسیشم کرد کە ئەگەر حەقیقی بی جوان نەبی نییە ئەگەر جوانیش بی حەقیقی ناخوات ئەو مەبدە یۆنانیەکەی جوانی حکمت دلێری لەبەرەوە کاتمان زۆر نەبوو دەربارەی ئەوەی بۆچی لە شاملەنا سێکە سینەما ئێستا باسی معادلەی ئەوە ناکەم کە سینەما و دەوڵەت
و باجێت چەند کاریان هەیە لەسەر مەسەلێ بۆ هەمووی بەڵێ سینەما ئامێرێکە دەوڵەت دەبێت تەداخلی تیا بکە و بەجێتی هائیلی بۆ دانێ ئەو مۆزوعێکی ترە و ناشکرێ بەمە بەبێ ئەوە ناکرێت بەڵام بێلاتاریشمان بیر نەچێت لە کۆتاییە ئەکرێت ئەگەر پێکەوە بتوانین قەنەعەتمان بە جۆرێک لە ئیشکردن هەبێ ئیندیپندنت فیلم دەست پێ بکەین فیلمی سەربەخۆ دەست پێ بکەین کامێراکە و بەڕە بێلاتارەڵێ ئاخر تەسیحی یەک شەق لە سینەما بینەکان هەڵا چونکە باڵتەر بنیامین دێشە لە ئارگومنتەکانیە کە ئەڵێ هونەر ئەبێ بە ئەوی دکتۆریش باسی کرد جۆرێکە بێت لە کۆکەرەوەی ڕای پەرپەرتی دیموکراسی ئارگومنتەکەی بریتێ لەمە ئەڵێ ینی ئارگومنتەی گاتوانین بێت ئەو وێنانەی کە ئێستا قەدەغەکراون لە ئێران ئەو وێنە بۆچی وێنە قەدەغەکراوە نێت قەدەغەکراوە جێڕانەوە چی ئەجێڕێتەوە نایەت دەسەڵاتدارەکە بجێڕێتەوە کە علەم بەرزەکە و یا حەیدەریەت ئەو لەحزەیە پیشانەیە کە ژنێک گەگری لەسەر لاشەی تەرمەکەی و لە هەموو شوێنێکی دنیا ئەوە تەئیدێتی وە قسەکەی ئارگومنتی قسەکانی فرانکفۆرتیەکانیش بریتە لە پلاتفۆرمەکانی نەتفلەکس کە چی ئەخوا من خۆم قسەم لەگەڵ نەتفلەکس کردووە چەند جمهورە هەیە چەند ئەخوا بازنەکانی شوێن حدود ئەقلیمیەکانی شوێن چەند بینەرە هەیە چەند ئۆدیەنسە ئەگەر ئەوە ئۆدیەنسە هەبوو ئەمە پارەئین ئەوە تەڕوانینەکە بەڵام لەبین ئەم پێزانەیە من معجبم بە ستانلی کافل کاتێک ئەڵێ وەڵام دەرەوە نییە ئاوێنە نییە حەل نییە باڵکو بە چێژەوە تام لە عزلە و ئازار و برینەکانمانەکەن و بۆچی ئەمە ناچێتە ناو بۆچی نەچۆتە ناو فیلم و هەوڵمان ناوە سینەما تازەیە بۆیە هەوڵمان ناوە ئەمەش بکەین لە فیلمە یعنی بەڕاستی ساتی جوانی نواندن هەیە فیلمی باشیش هەیە ئەیکڵن باش لە ڕووی وێنەوە تەتەور هەیە لە ڕووی هەموو پۆزیشنەکانی فیلمەوە تەتەور هەیە باسم کرد نەوەی تەکنیک دروست بووە ماوەتەوە ئەوەی کە چۆن قوڵ بینەوە و من نەبوونی وەکو تۆ پڕی شانۆن لە شێمحەدین گەورە بووم ئەو نووسینەم بۆیە نووسی ئەبامە خیرانە فەستیڤاڵەکانمان بینی ئەبێ فێر بوو ئەبێ پێکەوە فێری جێڕانەوە بین فێریەوە بین کە قسە بکەین بەیەکەوە فیلمەکانمان کە باش نییە لە دۆخێکی باشانی دەرمانە کەشکاک دەساران بریتێ لە سکرین پلی جێڕانەوە قوڵبوونەوە لە فکر لە فەلسفە یەکەم جار لە ئەکادیمیاوە ئەنجا بۆ ناوەندەکە ئەو گۆڵامێکی گشتی بەڵێ باش گیانەکەم زۆر سپاس بۆم و تێبینیەکان بەشێکی زۆری ڕایانێک کێوە شێڵن ئێمەش لەگەڵ یانی ڕاستیە بەڵام هەندێک تێبینی بچووکێن بۆی کە خێرا بەسەریاتیا پڕ من نەموتۆ مەچن بۆ سەری سینەما و سینەمای شتێنی جاواب بکەم من خۆمی فلاس دەکەم من سەرۆکی بەشی سینەمام لە زانکۆی سلێمانی کەس نایە بۆ خوێن و دەرمان من وا ناڵێ من چەمکەکەی کە قسە ئیشم لەسەکردوە چەند چین من نییە ئەمە واڵتر بنیامین قسە لە سەرەوە کا سینەما چەندێک دەتوانێت چێکی شۆڕژێڕی بێ بۆ بەرەمێنانی هۆشیاری هاوکات ئەدۆرنۆ پێی وایە کە سینەما ئەتوانێت چەمچێکی دیماگۆجی بێ بۆ دروستکردنی حقیقەتێکی موزەیە بۆ خۆی کاتی تۆرانەژێ پێ لەبەرەوەی کە بۆ نمونە لە تورکیا درامایەک دروستەکرێ بە ناوی دۆڵی گورگەکان شتێکی لەو بابەتە بوو کورتایە بە بەردەوام نەتەوەیەکی دڕندەی ژن کوژی ناشرینە بەس بە تەنیا تورکەمەی نەکردووە فیلمسازی کوردیش لە 2015 تاکو 2019 کە بۆ محکەمەیەکی شەڵا بۆم داناوە لە ئایندەیەکی نزیکا بەس پاش 3-4 مانگی تر فیلمسازی کوردیش بەس بۆی کە بگاتە فستیڤاڵەکانی دنیا لە 2014ەوە هەتاکو 2019 بەس فیلمی کورتیان لەسەر ژن کوژی دروست کردو ئێوەش دەبێ محکەمە بکرێن لەسەر ئەمە لە ڕاستیە فیلمسازەکان بۆ ئێمەش نابێتان خۆش بنە سەرەوەی کە چیتان بەم کۆمەلگایە کرد چۆنم کۆمەلگایەتان ناشرین کردووە لە دەرەوە زۆر جار لە دنیا لە ڕوومان نایە بڵین کوردین لەبەرەوەی کە قسەت کە ئەڵێ فیلمی فلان و فیسار نەهاو باسیێواکە کە کورد نەتەوەیکی ژن کوژە بەس دکتۆرژ نەکوژرێت ئەکوژرێ شوانە جان بەڵام تۆ هێشتا وێنەی قارەمانێتی و مێژوو و خۆناساندن و شوناست نییە لە ناو دنیا بە تەنیا شوناسێک کە کورد بێتە دەرەوە وێنەی ژن کوژی بێت ببوو لە دکتۆر بەڕە من قسم بە کەستان قەتەعەکەم پێم نەبڕین وە نییە باشە دەیخێنە ئەگە من قسم بە یەکێکتان بڕێ ئەوش پێم مەبڕن بەڵام تۆ ناکرێ بەس لە پێناوی ئەوەی کە بتێوە حقیقەتی ئەم کۆمەلگایە بەو مشەوە کاک شوان تۆ خەڵکی هەورامانی تاسە لە هەموو هەورامانە ژنێک کوژراوە ئەم وێنەیە بۆ تەعمیم بکەین بەسەر هەموو کوردستانە بەم شێوەیە بڕێ با تۆ هاویکەم بەساقەوە بن ئەم وێنەیە بۆ تەعمیمەکەن بەسەر هەموو کوردستانە ئایا حقیقەتی کۆمەلگای ئێمە حقیقەتی کۆمەلگایکی ژن کوژە
ئەوەی کە من قسە لەسەرەکەم کە ئەبێ سینەما خاوەنی حقیقەتی خۆیەتی سینەما ئەوەی کە کاک دکتۆر باسی کرا بێ حقیقەتی خۆی دروستکە و سینەما هەربەتەنێ سەرقاڵی گواستنەوەی و حقیقەتە نییە کە لەناو کۆمەلگایە هەیە سەرقاڵی گواستنەوەی ئەمێنە فۆتۆگرافی نییە کە لەم کۆمەلگایە هەیە سینەما بێت جۆرە لە تێڕامانی فەلسەفی دروستکە ئەوەی کە دۆڵۆزەڵێ سینەماش بەشی خۆی سەرقاڵی تەقانەوەی فەلسەفەیە کە لەناو خۆیە فەلسەفەی ئێمە بەس بەتەنێ لە چوارچێوەی ژنکوژیا کردووەتەوە لە 2014 چی بەشی زۆری ئەو فیلمانەی ئێمە کە چوونەتە فستیڤالەکانی دنیا فستیڤالەکانی دنیا کە من بەشێکی زۆر هەیە بە فستیڤال نابینم این پیاوچی خراپم جار قسەی ناشیرون خراپی شەکەم بەس بە سەرقاڵی ئەو بۆ بێنی ژنکوژی پیشان بە فیلمی ئەزمون کاکشوان ئاماژەی پێکرد فیلمی ئەزمون سەرقاڵی ناشرینکردنی شارێکە ئازیزان شارەکە خۆشی 500 ملیۆن دیناری یاوە بە فیلمەکە نمونەکەشم واسە ڕێن کاک خۆشناو لە بن ورتە سەیت فیلمەکەی کردوبێ فیلمی ئەزمون باسیەوە کاکە کۆمەڵگایەک خەریکی قۆپی کردنە ئەم شاری سلێمانیە هەموو ساڵێ بە هەموو ئەو قەیرانە سیاسی و دارایی و فشارانەی کە لەسەرێتی هەموو ساڵەیە کە مەکانی شەشی ئامادەی لە سلێمانی فیلمێکمان بۆ دروستەکەن پێماڵەن خەڵک سلێمانی بە قۆپەیەکەمە بن کاکە ئەگەر وانە باگراوندی کاراکتەرەکانی کاکشەکە دەمین بۆ شاری جوان و گران ملیۆمە ئەگەر ئەم شوێنە شوێنێکی وامیە سینەما نەهاتووە حقیقەتێکی جیاوازمان لە حقیقەت و گواستنەوەی واقع بۆ دروستکە ئەی تو ئەما بێ پرسیاری لەسەرکەی لە بودجەی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی 500 ملیۆن دیناریان ناوەتێ کاکە بەم فیلمە هاتووە بە 500 ملیۆن دیناری خۆمان پێمانەڵێ ئێوە سلێمانی هەموو ساڵێکە یەکەمە بە قۆپەیەکەمە ئەمە بۆ قبولکەین ئێمە لە فیلمسازی خۆمان بۆ بڵێن ئەمە حقیقەتە بۆ بڵێن ئەمەی کە تۆی لێی ڕاستیە کە ڕاستی نییە ئەمە کێشەی منە لەگەڵ جێڕانەوەی فیلمسازی کردو لەگەڵ حقیقەت و کە ئەڵێم سینەما حقیقەتێکمان پێفرۆشێت کە حقیقەت نییە لەبەرەوە دڵگرانی ئێمە لە شوێنێکی ترایە وەڵامی دکتۆر بم و دوای قسەکانی گەپاڵ وەڵام بەرەوە بە دڵی خۆت وەڵام بەرەوە بەڵام ئەمە کراوە لەناو فیلمە ڕاستە تو ئەکتەری سەرەکی بووی ڕەنگە بەرپرسیار نەبی لە پەیامی فیلمەکە دکتۆر شتە من ئەو فیلمە من هێنامە سلێمانی بە زۆر شتیوانیە لەسەر بە زۆر من هێنامە سلێمانی هاوڕێ کاک شتیوانیە ئەزیزانی من کاک خۆشناو حەزەکەم دوای من قسە بکە ئێمە وێ نابینین لە ناو سینەمایە یعنی دکتۆر تۆ ڕاوایە فیلمی کوردی واقع ناشرینەکە یا ئەسڵەن نازانێ بەڵچێ بەلای واقعە من زۆر سەیرە بەلامەوە فیلمی کوردی واقع ناشرینەکان بەڵێ فیلمی کوردی قاشکەی لەسەرەوە فیلمی کوردی سەرقاڵی دروستکردنی واقعەکە کە واقع نییە فیلمی کوردی سەرقاڵی دروستکردنی وەهمێکە کە پێمان ئێڵێ ئەمە واقعی کۆمەڵایەتیە و با من بۆتانی بجێڕمەوە کە وان نییە لە ڕاستیە ئەمە بەشێکی گەورەی کێشەی منە لەگەڵ سینەمای کوردی و لەگەڵ فیلمی کوردیە کە مامەڵەکردنی لەگەڵ واقعە مامەڵێکی دروست نییە ئەگەر لەگەڵ واقعیشان مامەڵەکە مامەڵەکە حقیقەت ناکە لەبەرەوەی کە وێنەیەکی ئێستاتیکی باڵا ئەوەی کە خۆت باست کرد ئەو جێڕانەوە باڵایە ناتوانێت بێنن زانە و فیلمی کوردیەوە وێنەیەکی بۆ دروست کردووی کە ڕاست نییە وێنەیەکت بۆ دروستەکە کە حقیقەت نییە گوتارێکە پێفرۆشێتەوە کە گوتاری حقیقی نییە بۆ عجاج نابێت بە فیلمێکی سینەمایی بۆیە چیرۆکەکانی تر نابن بە فیلمی سینەمایی لەبەرەوەی کە سینەماکاری ئەمە هەر سینەماکاری ئەمە ناگرێتەوە لە تەواوی دنیا سینەما هونەرێکی جەماوەریە هونەری جەماوەری سەرقاڵی وابەستەی بازاڕە بازاڕێکەیە کە عجاج پارە ناکاتیای بەڵام فڵان کەس پارە ئاکاتیای چیرۆکێکی خۆشەویستی پڕێکین لە گۆرانی پارەکە پارە هێنێتەوە لەبەرەوە طبیعیە ئەمە بۆ سینەمایە کە ئەوێ بازار بۆ خۆی دروستکە سینەمایەک نییە سەرقاڵی ئەوە بێت کە مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو چەمکانە بکە کە کاکشوان خۆی باسی کرد خۆشی لەگەڵ منا لەگەڵ هاوڕایەکە ئەوەی کە ئەمەی کە فیلمسازی کو دروستی کردووە کە کێشەی لەگەڵ جێڕانەوە هەیە کێشەی لەگەڵ جێڕانەوەی حقیقەتە هەیە کێشەی لەگەڵ جێڕانەوەی واقع هەیە بۆیە دوور نین ئێمە لە تایتڵی بابەتەکەی کە قسەی لەسەرەکەین بەڵام دەرفەتەکە هەرەوە نەیە یعنی دەسەڵات و زانیاری و چوارچەوەی زانست و تێگەشتنیش لە سینەما بەخوا هەرەوە نەیە لەوەش زیاتر ناسانە ئەمەیە لە قسەیەکی سەرەکانەوە دەستکردات لە شتێکی بەناوی حقیقەت دروستەکە بەڵامەیەکە لە سەهرە درستەکەکان بەڕاستی پێتر حقیقەت ئەشێ دروستی پێ یعنی خۆمان حقیقەت دروستکەین یعنی بیژەڕینەوە بۆ چەمکانی کە بەڕاستی بنمونە لە لای عەلاماتیۆ چۆن جارێکیکە بنمونە ئەشکەوتەکە جارێکیکە ئەم وێنەیە ئێمە بۆیە ببینین وێنەی حقیقەت ببینین ئەگەر چی خۆری حقیقەت لە دەرەوە ببینین بەڵام جارێکیکە دیسانەوانێ ئەم وێنەیە دێتەوە خاتەوە ناو ئەشکەوتەکە جارێکیکە سەکە لەسەر ئەوەیە بەڕاستی ینی ئەوەی کە باس کرا هەموو تیۆریانە زای بۆ نمونە لە سینەمای دیژاڤیرتۆ کە باسە چاوی حقیقەتەکە ئەمانە هەرگەکەیان حقیقەتێک بە جۆری خۆیان بە ئایدیای خۆیان بە ئایدۆلۆژیای خۆیان حقیقەتێک جێڕاوە
يعني بۆ نمونە ئێمە جارێک کە بچینەوە بۆ لای واقعی تازەی ئیتالی لە بەروەی کە کارگەردۆریش باسی کەلەمانە کۆمەڵە چاپ بوون و پێیان وە بۆ حەقیقەت دەگوێزنەوە بۆ نمونە چیرۆکێک لە ناو ژیانە کامێرایەک ئەکتەرێکی ناوەعتەرێکە لە ناو سەر چاپەکە یعنی پێیان وا بۆ ئەوەندە حەقیقی ئەوەندە لە ژیانەوە نزیکە ئەوەندە کوێ لە دڵی ژیانەکەن بۆ بخۆی جێزارەکەەوە کە کاتێکە دیسانەوە ئێمە ناتوانین جارێککە بەڵێنێ بڵێ وێنێکی حەقیقەتە چونکە بەڕاستی یعنی قسەیەکی شەڕۆگۆدار هەیە ئەڵێ ئێمە شتێک لە ژیان وەرەگرین شتێکی پێبەخشێ ئەگەر ئەو شتێک کە نەبێ بە بڕوانمە سینەما ناتوانێت دامەڵا بخۆین ناتوانێت بژین ناتوانێت هەناسە بە یعنی تۆ بۆ نمونە یەک دنیا بەدارسی زۆر گەورەیە بۆ نمونە لەلای بریسۆن ئەوەندە کابرایەکی ڕیالیستی بۆ نمونە هیچ کاتێک باوەڕی بۆ نەبووە کە دەرێنە نابێت دەمسپۆڕێت یعنی پێی وا بۆ وایە مرۆڤێک بەردەوام چاکەکانی بگۆڕێت بۆ نمونە بەردەوام بە لێنزی پەنجاویشی کردووە بۆی بتوانێت ئەو وێنە حەقیقەتە بجوێزێتەوە بەڵام جارێکی دارێ قسەکە لەسەرەوەیە ئەم هەموو چەمکانە هەیە مەسەلا ئەتوانین بچین بۆ لای مۆڵۆزی ناکەوی ئەم هەیە بەسمەوە بە سینەمای کوردیەوە ڕاستێکی ئەوەی کە لەناو سینەمای کوردیە سینەمای کوردی خاڵیە لە فکر یعنی ئەمەیە گەبەردەستێ لەسەر کێشەکە من حورمەتم هەیە پێشی کامێرە و دوای کامێرە سەرخۆشم یعنی وەعی نییە بە سینەما وەعی نییە بە مفرەداتەکانی سینەما و ئەسانە سینەما بەس بە تەنیاوەی چیرۆکێکمان بۆ بجێڕێتەوە کاکە تۆ خراپترین چیرۆک ئەتوانی لە ڕێگای مۆنتاژەوە زۆر بە باشی بیجێڕیتەوە هەروەکوی دکتۆر باسی کرد بۆ نمونە تۆ لە لای ڕووسەکان مۆنتاژی تێز و ئەنتیتێز و سەنتێز ئەم لە ناو فیلمی کوردی ئەتوانێتی سینەمای کوردی ئەمە دروستکە سینەمای کوردی بەس خەریکی داهێنکاریە یعنی تۆ بەر مۆنتاژ ناکەوی بەرفۆڕمی نیشتەدەر ناکەوی هیچ شتێک براوە جێڕانەوە لە دنیا کۆتایی پێهاتووە بەڕاستی بەسەیرم لێرە یعنی ئەمە لێرە هەموومان عاشقیەوەین کە سینەما بجێڕێتەوە ئەسڵ سینەمای تر کۆتایی بە جێڕانەوەیەنە سینەما ئێستا ئەوەی فۆرمی بۆ گرنگە ئەوە نەجێڕانەوە بۆ گرنگە یعنی فۆرم خۆی واگە کە تۆ چالێشکە بتوانین جێڕانەوە دروستکە یعنی ئەوەی کە کێشەکەیە ئەوەی کە لێرە هەیە بەداخەوە بەڕاستی لەلای سینەمای باسەریانی ئەوە کرێت بەڕاستی فڕی بەسەر باسەریانیەوە باو حەقیقەتە بڵێن کاکیشە یعنی بە 100 دەمانەیە بە چاو عەقڵی خەڵک ڕاستکەینەوە ئەزای سینەمای کوردی کامێرەیەکە مەسەڵ بۆ نمونە ئێمە فیلمی تایتانیکمانەیە فیلمێکی تیجاری وەکو شیشکەڵێ باس لە قەحوەیەکی سەربایەدارەکە باشە بەڵام 11 خەڵات ئۆسکارەوە بۆ لەبەرەی جیمز کامێرۆن ئەزانێت چۆن ئیشارەکەەوە ئەزانێت چی لە تایتانیکەکە ئەزانێت و مفرەدات ئێمە لە مفرەداتی زمانی سینەما تێنەگەشت ئەمە حەقیقەتەکەیە کە دەستی خەرەسە ئەجا بەڕاستی ئەگەر بڵێ کە فاشیزم بەڕێوە سینەمای کوردی خەریکی دروستکردنی بە ئێستاتیکای فاشیزمە یعنی سینەمای دروست بووە بەردەوام خەریکی بۆ لە سینەمای کوردی یەکەو لە خەتەری نیوە سەر دەسەڵات یعنی من ئەگەر دەسەڵات بم پارەیەکی بەلێشان بە سینەماکانم بڕۆ بەس خەریکی گەمشەکردنی خەڵک بەڕۆ یعنی بەس خەریکی ئێستاتیکاکردنیەتی کاکەوە خەڵکە ئەگری یعنی بۆی بچێت جستی نازانم چەند بکە لە تەلەڤیزیۆنەکە یعنی ئەمە کارەساتە کاکە یعنی پەنجە نەخراوەتە سەر حەقیقەت من وابزانی باس لە 10 ساڵی ئەم نیشانە بۆ نمونە باس لە پەیکەری دڵ پێ بەڕاستی مەسە کامێرە وەکو سەیاحێک بۆ خۆی گەڕێن شوێنی جوانمان پێشانەیە ئایا لە کاتێکە کامێرە ئەمە وەزیفەی کامێرەیە یعنی من حەز دەکەم لەو شوێنانەوە قسە لەسەر فیلمەکان بەهەرحاڵ دەستان خۆش بێت کاتێکتان باش سەرەتا وڵاتمانە بۆ ئەم دەرفەتان پرسیارێکم هەیە کاکشوان کاکشوان بەردەوام قساکەن سینەما حەقیقەت وەرچۆن تەرکیزمان قسە حەقیقەت ئایا من پرسیارەکەمەوەیە ئەسڵان ئێمە شتێکمان بەنا سینەمای کوردی هەیە یا جارە هاینە قوناقیەوە کە هەوڵ بێت پێ سینەمای کوردیمان بێت ئەگەر ڕێز بۆ تەواویوانە کەزانم چەنە هەوڵان بەوە بەڵام قسە سینەما شتێک پێوەری هەیە ئێمە جارێ هەست ناکرد سینەمای کوردیمان بێت چۆن منێ بینەر کە دانیشم ئەتوانم 4 جار لە ڕۆژێکە سەیری فیلمێکی ئێرانی بکەم بەڵام بە حیاتی ناتوانم 2 جار سەیری فیلمێکی کوردی بکەم ئەمە کێشەکە چییە؟ ئایا بەس چیرۆکە پێم وانییە کە سەیری فیلمێکی ئێرانیە کە تەنانەت تورکی بە ئەو اقتزاڵە سناریۆ کە هەیانە هەندێک جار بیرتە چونکە ئەمانە ئەکتەرن هەستەکەی خایتە واقعا لەگەڵ ئەوانە بەڵام لە کوردیە ئەوە نیەت و ئەوە تا ئاخر زانی کە ئەمە خەریکم ئەکت و نەمایشە پرسیارەکەمەوە بکە ئەم کۆڕانە ئەم توێژە ئەبێ خەلەلەکە سەرەتا پرسم نەوسانی چۆنە بێ هەریکەکە بۆ فیلمە داهاتوەکان وەختەمان دەستان شەکە باشە هیوادارم تشتی دوای بە دوادارێت هەموو چەند خاڵێکی بۆ کۆڵێ مین پۆینت تەمام یەکەم لەسەرەوەی لای کاکشوان دەستێکم دواتر
بسیارێک بۆ هەردوو جانبێت مەی پۆینتەوە سینەما سەقافە پیشەسازی کەلتورە ئەوەی بێڵەی قەڵی پێشناوی مەدرسەی فرانکفورت و جەماعەت و ئەدەڕۆڵەکانی بەنوانە طبعا من مامۆستای بەشی میدیام لە بەشی فەلسەفە و توێژنەوە کەلتورەکانیش دەرزەوە و دەرزی کشمانەیە لە بەشی فەلسەفە سینەما ئەند تەلەڤیژن پاوەر باسی هێزی سینەما و تەلەڤیزیۆن بۆ تەلەڤەکانی ماکلەتوانە خاڵێکە زۆر گرنگە بەڵێ لە کوردستانە ئەوی کامەران ئاماژەی پێ کرد بەڵێ خەریکی پیشەسازی کەلتوری سەرمایەداریە کەلتوری دەسەڵات سیاسی دووڵۆز و جەماعەتی کە باز سەرەوەکەن سینەما چی طبعا ئەبێ یەکەم شت کە من ئێمە خوێنمە لە دەوری ماستەرا چەند کلاسێکمان وەرگرت لە دوای سینەمایە خاڵ یەکەم ئەوەیە بەشێک لەوەیە نەزەریەکەمی سینەماوە سینەما و واقع بەرەمێنێ یەک دوو سینەما بەشێک لە واقعە بەشێک لە خەیاڵی دەنێرێنێ دوو سێش سینەما خەیاڵی دەرێنن خۆیەتی خۆی ئیشەکە لەسەر ئەمە یعنی تۆ ناتوانیت فەرزی بەسەر دەرێنە دوومی کامێرە چیە پێزێت چونکە خەیاڵی دەرێنن لەوێ بڕیاکە دووڵۆزیشە لەسەر ئەمە قسەکە ئەڵێ چاوی کامێرە ئەبێ بەچی ئەبێ بە تۆپۆڵێ فکری دەرێنە و دووڵۆز پەیوەندی نێوان فەیلسوف و دەرێنەر پێکەوە بەسێتەوە ئەڵێ دەرێنەر و فەیلسوف وایە ئەبێ بیر بکاتەوە بەداخەوە قسەکەی جەنابتان زۆر لەسەرەوە کۆگەکە دەرێنەی کورد ببوورەکە و قسێشەکە ئێمە تاعمان لەسەر سینەماوە ئەنووسین خەریکی بیرکردنەوەیەکی قۆڵی ڕەتنەگرانە نییە لە بوارەکەی خاڵێک کە زۆر گرنگە ئەوەیە کە باشە ئەمەی دێریدا باز لەسەرەوەکە دێریداشان باز لەسەرەوەکە دێریداش کاتی خۆی یەک نەفتی سینەما و نەفتی میدیاکە میدیا حقیقت بەرەمێنێت ئایا میدیا گوێزەرەوەی حەقەتە و ڕەتنە لە میدیای CNN وانەکەی کە سینەما بەشێکە لە میدیا خاڵەکە ئەوەیە کە سێ مەقالەیەکمان لەسەرەوەیە کە میدیا جەنگی کەنداو ڕووی داوە جەنگی کەنداو ڕووی داوە جەنگی کەنداو ڕووی داوە ئێمە نەفتی میدیاکە میدیا حقیقت بەرەم نایێت بەڵکو ئەوەی کە ئێوێ ئەیگرێزێتەوە سینەماش ئەوەی کە ئێوێ ئەیکە خاڵێکی تر ئەوەیە کە ئایا ڕەخنەگرانی سینەمای ئێمە بۆچی ون یعنی من تێداگەم مثلا کارگەڕاست فیلمێ دەرەکە لەسەر زەوی سەخت و ئاسماندوون دە مەقالی جددی لەسەر فیلمەکەی کارگەڕاست سەناکە ئێمە لە سینەمای تاران وەختی خۆی لە فستیڤاڵی فەجرا سینەمای مەتری شەشمریم عەرض کرا یەکسەر ئۆتۆماتیکیەرەیان لە زانکۆی تاران عەرضیان کرد یەک دنیا ڕەخنەکە قسەیان لەسەر کرد هێشتا نەڕۆژ بێ فستیڤاڵی دەرن ئێکا ناوەندی کاریوی بەم جۆرە بەسیتەوە بە بازاڕەوە یان ئێستا وایە پێش هەموو شتێک فیلمەکەی کارگەڕاست ناتایەت لای خۆمان عەرزکرایە بۆی نەقد بکرایە وونە نابینی ڕەخنەگری جددی نابینی اینجا خوێندنەوەی جددی نابین لەسەر بوارەکەی چشکە لەسەر ئەمایە بۆچی نایبن مامۆستا بۆچی نایبن کاکە ئێمە قسەمان لەگەڵ ئاگرۆکیان پێ بەپارە بێت میبینی باشە ئۆکێ باشە لەبەروی دەبێت بەپارە بێت میبینی باشە دوایی باشە خاڵێکی تر ئەوەیە کە ببوورکە وەختەکەی منیش زیاتر بوو ئەوەیە کە ئایا پرسیارەکە لەسەرەوەی بۆ هەردوو بەڕێستانی بۆچی فیلمی ئێمە شۆک دروست داکات فیلمی ئێمە بۆچی شۆک دروست داکات فیلمی ئێمە بۆچی خەریکی بەرەوێنانی شۆک نییە خاڵێکە زۆر گرنگە ئەوەیە کە کارەکتەری ئێمە وەکو فەرز ئێمە لە شتێکمانە بنێسنەوە حەفزات پەنداری تۆ نادی بە بەشێک لە کارەکتەرەکە یعنی تۆ نادی بە بەشێک لە کارەکتەرەکە نادی بە بەشێک لە خۆت بۆ وایە پرسیارەکە لەسەرەوەیە ئایا فیلمی ئێمە لە کوشتەکە بەڵاخایە دوو دەرێنەری ئێمە لەکوێ سینەمای دنیاە کاگە شوانکار دکتۆر من پێم باش بوو ئەم کۆڕەی ئێستا کە دەربارەی سینەمادا دوو سێهەم یا چوارە کۆڕ لێبگیرێت ئێمە نوقسانێکی ترمانەیە سەرەتا کۆڕێکان دروست کردایە بین چەمکە سەرەتاییەکانی دروستکردنی فیلم باس بکەین سەرەتا با باسی ئەو پێندوایی بین ئەم قۆڵایەوە تێبینیم کرد لەوانەی کە بەشداریان کرد کە تازۆرێکیان دەبێت هیچیان پرسیارەکان و ڕەخنەکانیان لەسەر سینەما حقیقەت نەبوو پرسیارەکانیان سەرەتایی بوو لەسەر شێوازی دروستکردنی فیلم و شکست خواردنی فیلم لە کوردستانە ئێمە ئەگەر دەین سەرەتاییەکان ئێمە سینەما بخەینە قاوەکی ئینسانێکەوە ئەم ئینسانە دەستوقاچی شکاوای سەر کوردستانە با ئێمە بین دەستوقاچی بۆچی بکەینەوە بکەینەوە بە ئینسانێکی ساڵح ئەو کاتە ئێمە بین کۆڕێک بین لەسەر کۆڕێکی ئاوا قوس و ئاڵۆز لەسەر سینەما حقیقەت دەست خوش کاکە دوبارە سڵاتان لێوێ دەستخۆشی بێ بێگومان ڕەخنەگری سینەمایی هەموو بۆ بەخێرە ڕەخنەگری سینەمایی ڕەک و ریشەی گۆڕانکاریە لە سینەما سینەمای ئەمریکی بە ڕەخنەگری سینەمایی بوو بۆ سینەما و بۆ هۆلیدەی کە هەموو عالەمە هەژێنێ هەشبوونی سینەمای ئەمریکی بە مەلای وەلای مسلمانێت CIA FBI بە تایبەتی CIA ساڵانە بە سەدان ملیۆن ئەکاتە خزمەتی فیلمی ئەمریکی بۆی هەژمونی ئابووری هەژمونی سیاسی ئەمریکا باڵا دەستکا بیکا پشتێکی زەبەلاح کە لە واقعیشا بیگەمانوانە بوو بۆیە فیلم ئەتوانێت گۆڕانکاری بکات
من لەگەڵ بۆچوونیان نیم کە بڵێ فیلم ناتوانێت بەڕات بەڵێ فیلم ئەتوانێت سلێمانی جوانکە ئەشتوانێت ناشرینیکە فیلم ئەتوانێت خۆشناو محەممەد با پشتێکی باش چا بە ئەشتوانێت بە ناشرین پیشانەبا بۆیە ئەبێ فیلم ئێمە زانین بەڕاستی من حەزەکەم چمەلای وچەیەکی سارتەر کە زۆر جوانە سارتەر لەم مرۆڤ محکومە بە ئازادی با بێمە بە ناوەڕێن ئازادی وەڵی ئازاد نین با بە دەرێنەی کورد ئازاد نییە با ئێران لە پاڵمانەیە بەو هەموو قەمعە و سانسۆر و پرەنسیپی کە دانراوە بۆ فیلم کاشمان چێ باش بزانێت تۆ بەشات بە دڵنیای وردی وردەکانی ئێزانێت بەڵام فیلمی ئێرانی دوێترێ لە فیلمی کوردی باشترین عێراق زۆر دوێترە دەرێنەری ئێرانی دەرێنەی ئێرانی دەسەبا بۆ هەموو ئەو کارانەی کە کەس نایەوێت باسیشی بکات بۆ پرۆسەی دەرێنەکانی بزانێت چۆن فیلمێکیانێت نامەوێت لە باسی هەموو فیلمەکانی ئێران و شیکاری کردووە حەفتا یەک فیلمی ئێرانی شیکاری کردووە شیکاری ئەکاتین بە پێوەرە جیهانیەکان نامەوێت باسی سینەما حەقیقەت سینەما و فەلسەفە سینەما و فکر سینەما و وزیفەکە هەمووی بە مەقالەوەی نووسیوە باش من یەک پرسیارم ئێمە دەرێنەرانی کورد ئایا دیدگایان بەقەدەر دیدگای من ورد دەبوو سیناوێت فیلمێک کە من یەک فیلم حەوت جار سێریەکەم حەوت جار سێری فیلمێکەکە اینجا نەڵای سێکەم باشە دەرێنەری کورد بۆ پشتیوانی خۆشناو ناکات بۆی بێ سێری سیناریۆکەی بکات لە چاوی کامێرەکە و سێری فیلمەکە و ئاکتینگەکان کە بابە لە فیلمی کوردی ئاخر من دڵمەتەکەم قسەی نەکەم لە فیلمی کوردی ئەڵێ ئەڕۆیە ئەڵێ وڵا ڕۆمەندی باشە بڕۆ بابە لە فیلمی هاملێتە لە یەک ساتە بەبێ هەر مۆسیقا ئەڕوا ئەکتەرێک ئەگری بەڵام کابینە لە شانۆگەرێکە هاملێت بۆ هەتا تایاژی پێکەنی هەنی من چوار مەقالە لەسەر نووسی لەسەر ئەو دیمەرە بچووکە چەند چرکەیەکە ئەڕوا ئێمە پێویستمان بە مۆسیقا نییە لە فیلمەکە ڕزمایە پێویستمان بە دیالۆگی واقعیە فیلمی کوردی نە دیالۆگی لە دیالۆگەکان نە چێشتخانەی لە چێشتخانەی کوردیەکان نە میوان لە میوانی کوردیەکان نە جنوبەرێک نەخواردنەوە با بە دیەکی کوردی ناو فیلمی کوردیەکی لە کوردستان ناکات من هەموومانە شیکاری بوو هەموو ئەمەش گرنگتریانی من فیلمێکی کوردی گەرمایشێ لە سلێمانی لە سینەما دوو جار سێریەکەمە چون شیکاری بۆ بم دەرێنەری کورد ناخوێنێتەوە یعنی من پرسیارە من شتێکی دوو پێشنیارێکم هەواڵێکشتانێ پێشنیارم ئەوەیە لەبۆ لە فیلمێک گەرمایشەکرێ بین لێرە ئەکسس ڕەخنەکەی سینەمایی وەکو من بێن و بە دەیانی کەژێر من باشتر بین شیکاری فیلمە بکەین کە بکردەکانی لە بەردەم سیناریست و فیلممەیکەرەکە ئابڕووی بەرین ورد و خاشیکەین دەردەکەی من فیلم یەکاکە با بە فیلمی کوردی میوە لە سلێمانی لە سینەما کۆمەڵێک دەم خراوەتە پاڵێک توی دەرێنە نابێتەوە بۆ خۆشەوی بیرەکەنێ بڵێ فیلمە کۆمیدیەکەم سەرکەوتووە یا هەموو یەکری بڵێ وەڵا با بە ئەو جمهورە گەرنتی ئەوە نییە فیلمەکەی تۆ سەرکەوتووە ئێستا زانی لە جیهانە ئەمەی من کە تاڕۆبەرزان گرفتێکی گەورەی لە هۆلیوودیش بازان سینەمایەک دروست بۆیە سینەمایەکی فەیکە لە عالەما بۆ چونکە ئەو کارکتەری کە نماندنەکە بۆ تۆکس و جوانکاریشتی کردەوە ناتوانێت بگری ناتوانێت پێ بکرێت چونکە بەلای خدمەتەکە دڵچاوی نەماوە تۆی دەرێنەری کورد ئەبێ ئەم تەرانە سەر ئەساسا بژێری نەک لەسەر ئەساسی فەرشی سوور من ئێستا حالیە شەش کتێبێک کە لە شەش کتێب پێداڵ بۆکسێکە ڕەخنەی سینەمایی نزیکی ئێستا حالیانە ڕۆچین بۆ کرێت ئەیکەم بە یەک بۆکسی شەش کتێبی شەش بەشە خۆشبەختانە لاپتۆپەکەم و کاربەرەکەی دەستم فرۆشتووە چاپ یەکەم دوو ساڵە $1 بۆ سەر نەکرا کتێبەکانم چاپکەم کاگەشتوان دکتۆر دڵشادیان تۆ ترێ سینەما بە چی پێشکرد والله ڕاست چی پێشەکرد والله ڕاستە والله هەموو قسەکانت تەواو کاک ئیسماعیل خۆی دوای چەند پەنجا ڕۆژان بینی فیلمەکە و دکتۆر دڵشاد شاهیدێکە یەکەم ڕۆژەکانەوە لەگەڵ سەرۆکی زانکۆ دانیشتی بە خۆڕایی بە داشکان لە بیگەڕێن یەک مانگونی و پێمایە بەس باڵی بینینماندا تا دانیشتەکەمان کرد و بڵێکە فیلمی زەوی سەد و ئاسمان دوور ببینرێەوە پێشتری جەدنیا هەوڵ کاک ئیسماعیل شاهیدن کە ئەم شتە لەدراوە بۆیە کەس پارۆشتی وای یەک تێبینی چۆری تر من بەڕاستی لە قسەکانی سەرەتا زۆر دڵخۆش بوو پرسیاری ئەوەیە کە ئێمە ئەتوانینەوە جددی لەسەر سینەما سەر بکەین بە هەموو تێبینیەکانەوە بۆ ئەم شتە پراکتیک نەبووەوە نەمانێناوەدا واقعەوە من یەک نمونەتان بۆ جێبووەوە 3 ساڵ پێش هەر لەگەڵ هاوڕێی عەزیزم کاکشوانیش دەستمان پێکرد 30 هەفتە لەسەر یەک کۆڕی ڕەخنەییمان بۆ کورتە فیلمەکان فیلمە دۆکیومنتارەکان هەموو هەفتەیە خۆبەخشانە نمایشمان دەکرد و دانیشتنی ڕەخنەییمان دەکرد یەک شتێبینی هاوڕێیانە بۆ هەموو سینەماکار عەزیزەکان بۆ من دواتر لە بینەرێکی سادەی سینەما زیاتر بین ئەو فەزایی کە باسی یەکەنەوە یوتوبیایی کە ئێوە باسیەکان خۆتان لەناو خۆتانە تەقەبولی یەکتر ناکەن بەشێک لەم هاوڕێیانی کە لێرە زۆر جددی لەسەر سینەما سەیان دەکرد لەبەر خاترەوە کە ڕەخنەن فیلمەکانیان گیراوە نە ماوەیەک بێتاقەت بوون کاکشوان لەوانەیە بەشێک لەوانەیە بکە بێتاقەتە بێت بە ڕەخنەکان و بەگشتی فەزایەک هەیە
کە ئێمە نەمەتوانیوە بەر ڕەخنەی ڕاستەقینە و هەمووی یەکسەر دەچین ناو فەزای شخصیەوە. من لەوەی کە لە زمانی 15 ساڵم لە دنیای ئەدەبا کە وازانەی کە چەندێکیشم کردووە و لە سینەماژ و هاوڕێ سینەماکارانی کە بینم بەداخەوە هیچ پرۆژەیەکی جەمعی سەر ناکرد چۆن شەڕێکی هەژووری هەیە بەوەی کە منە بێ هەموو شتێک بکەم و منە بێ بکەم نەماتوانێت هیچ پرۆژەیەکی جەمعی و گروپی ببینە پێش وەگەرنا بەراسینی ئەم دۆخە خراپی باشوور بۆ نەبوونە دەسەڵات و استراتیژی نەبوونی سینەما هەمیشە ئەڵتەرناتیڤەکان لە پرۆژە جەمعیەکان دەرەچێت کە بەداخەوە هاوڕێ سینەماکارەکانی ئێمە ناتوانێت ماوەیەکی کورت پرۆژەیەکی جەمعی بێت بۆ ببنە پێشەوە بەبێ ئەوەی کە کێشێکی گەورە بەبێش باید وستێت. بەر لە هەموو شتێکم قسەیان بۆ هاوڕێ سینەماکارەکان ئەبێ لەو قسەی ئەخیری کاک ڕەوەزەوە قساکەم زۆرترین فیلم کە کراوە لێرە زۆرترین ئامادەبوونم هەبوو لە بەرەو زۆرترین ڕەخنەم لێژیرەوە وە قبولیشم کردو بە زۆر بە شتێکی هاوڕانی کۆمیدیاڵم بۆ لە کۆڕەکەی منە 12 کەس هاتە بۆ سەر و دوایەوە نەمانەوە 12 ئەمە دوام جوابم بیتەوە بەڵام نا بەڵێم نیشت وەڕابم بەڵێم نیشت بەرگە ناگرم نەیجاری وای لە سۆشال میدیا داتەپڵۆسن بە خوشک و فامیلی و ئەمە و ئەوە و ئەمە و ئەم شتانە بەڵێ زۆرترین ڕەخنەم لێ گیراوە قبوڵیەکەم و من خۆم ڕەخنەم بۆ هین دەلاکوتنیا بەشایەتن بۆ ماڵ و کلیل بۆ باخەکەی باوکم بۆ تەپڵۆبەت هەمیشە لەگەڵ ئەو پرۆژەی لەگەڵ کاکە ڕۆزا کردمان هەر لەگەڵیا بۆ مەمەش لەگەڵ دکتۆراکە باسیم بۆ ئەوەیە کە من مەشروعەکەم ناوی ڕەخنە لە خۆم بوو لە دوای فیلمی کۆڕۆنا باشە مەشروعەکەم ئەوە بوو کۆمەڵی وەرکشۆپم کرد ئەو هاوڕێین لەگەڵمان بۆ ئەنداموانە زانن لەگەڵ وەرکشۆپ لە ڕێگەی ئەم وەرکشۆپانەوە ڕەخنەم لە فیلمەکانی خۆمەگەر کاک ئەنداموا بوو یاوانە بوو چونکە من باوەڕم بە مقدس نییە لە فەنە ئەوە یەکەم دوو تەنها ئەحسانێکم بە مناقەشێک و بە بڵین جوابانەوە یەکتری کاتێککە فیلمی ئەزمون کاک فوات مۆبایلەکە و عزێت نەبێ ئەک دقا تۆ پرۆدیسەری لاین پرۆدیسەری ئەو فیلمە بووی فیلمی این من بە زۆر هێرامە سلێمانی هاوڕێم بۆ مێژ من بە زۆر هێرام وە بۆچی تەشجیعیش بوون لەبەر ئەوەی فیلمی پەیکەری دڵ بینەری زۆر بوو دوایەوە کاک بەختار حەزی کرد سفەرۆکە تەمەشتە ئیجابیەکان تەمەن من کاتم نەبوو باسی کەم ئێستا بەڵام ئێستا دیفاعەکەم و جوابێکی هاوڕێ عەزیز کە خۆشناوێنەوە کە دای پڵۆسین ئەوە وان نییە هەنە سپرسیارە لێ یەکەم ئێستا بێنیشتیمان هاتە سلێمانی کاک فواد ئیگزام چی هێنا سلێمانی بە زۆر هێنا وتم بیئی سلێمانی بۆ وێنەگرتن بۆ کۆمباس گەڕەکەکان کولیچە وێنن لە شەوە وایە سلێمانی وایە منسە هیچ لە سلێمانی گەڕە کولیچەوە بۆیێنێ بەخێراتن تەکە چاو بۆیێنێ ماڵەکەی چۆڵەکە ئاو تایەتێ کۆمبارز مشکلە نییە شارەکانی کە ئەم مشکلە هەیە لەبەرەوە من لەحظەی خیری چوومەتەوە فیلمە بە ئارگومنتیش بەزەبت لە ناو وەزارەتی تعلیمی عالی و پەروەردەیە بەیان مامۆستا هەبووە کە کەیس بووە کە من خۆم ڕفرەنسم وەرگرتووە کە من دەوری مامۆستا متەمەڕێدەکەمە بینی کە پرسیاریان نیاوە بەتەلەوە وەمە کێشەی پێشەوەی کێشەی وەزارەتی تعلیمی عالی و پەروەردە بێت کێشەی مۆدێرن کێشەی تەتەوری تەکنەلۆژیاکە ئێستا پلوتوسی ژاتۆتە ناو ژیانماوە خۆی من ئیشکالم لەگەڵ شەوکەتەوە لەسەر و خەتە ئیشی نەکرد ئەوە مامۆستای بەڕێزم بۆ زانەریتان من یەکەم جار لە ژیانما کاستینگم لە بەردەم دکتۆر دڵشاد کردووە بەڵام زۆر پێم خۆشە کە فێری ئەو نەریتە ببینەوە ئیتر ڕەخنە لە یەکتری بگرینەوە لە چاخانەکانە مەملاو لە یەکتری ماچکەین نەک لە چاخانەکانە قسە لە یەکتری بکەین و دوای لە کۆڕەکانە بە سایکۆلۆژی بێنە ئەبێ دەست پێینەوە دەربارەی فیلمە کوردیەکان کاک خۆشنەوە تۆ فیلمی دختەری لۆڕت دیوە ئێرانی 1970 مەهزەلەیە پەیکەری دڵ زۆر ڕاقیترە تۆ فیلمی دەقەیە فیلمی سەرەتاکانی تەڵعەت حەربت دیوە کە سینەمای میسری و کەلسوم و عەبدولوهابن مەهزەلەیە سینەماوە دروستە بێ تۆ فیلمەکانی ئەمیتا بەزدیە من ناڵێم بش وەکو ئەمی تاپاچان بەزدیەوە ناکەم سەرەتای بۆسە بەیاربەتی تۆ قسەی خۆتە کرد بە هیچ شێوەیەک دەگەرەوە مقارنەیە نیم کاکە فیلمی کوردی وە و فیلمی کوردی وە و فیلمی کوردی وە تۆ ئاگا لێ نییە ئەو بە شەڕەش قەزا بە قەزاکەنایی باوەزە گەڕاوە فیلمی پێکەری دڵی بڵاو کردوت کە فیلمێکی زۆر مهمە لە بوعدی دروستکردنی بینەرەوە مهمترین لەحظەیە فیلمکرد کە من باسی ئەوە کەم ژێڕانەوە شکستیەنەوە باز لە فەن نەکەم باز لە ئیجابیاتێ بۆ بکەم
سلێمانی ئێستا بە حکمی ئەکادیمیا و ڕیکلام ومانە لە هەموو بەغا و جنوب بابگەڕێ یەک فێرس ئەیدیتیانی وەکو سلێمانی کە سلێمانی پەنجای دایەوە بۆ برادرانە دروستیان کردو یەک کەسیتیانە بزانە سکێچۆڵ و شوبلی سوشتیوادانە وەکو سلێمانی تەتاور هەیە تۆ فیلمەکانی عادلی مامە دیوە حەفتاکان هی ئەحمەد زەکی دیوتەوە فیلمە پیس و هەزین و ئەوانە ئەمە سەرەتایەوە دەست پێکا خەبات جێڕن فیلم سازەکانی باشتر چکە لە هیچ شتیان دروست کردو بەڵام کاتە بینەر دروستە بێ من لەویا قساکەم فیلمی ئێرانی وا فیلمی ئێرانی وا فیلمی ئێرانی وە فیلمی ئێرانی چاوی دەرێ نەمەی لە کوردستانە دروست بێ بەڵام دقێ کەڵم چاوی دەرێ من عاشقی کیارستەمی من عاشق وەڵام بە من چی لە وەڵکی سکۆرسیزی ئەوەنە پارەیە هەیە حەدیقەیەکی گەورە هەیە لە نیویۆرک خەسخانەیەکی گەورە لە پاریس هەیە نەمێن سینەما لێ ڕێگەشە بکە لەبەرەوە ئەوەنەش بەمان فلیقێنەرەوە خەریکە فێرە بین خەریکە تازە فێرە بین و حضورێکی ئینتەرناشناڵی برد و خەریکە دروستە بێ ئیشکالیاتمان هەیە مشکلی گەورە بەروەی ئەم هاوڕێیانەی کە دوو وەیف هەیە لەم ئیشایەکی چند حکوومەت دەسی پێ کرد حکوومەت هێرەمی کوردستان پارەی ئێە لە بەڕێوەبەرایەتەکانی سینەماوە نەما دوایی وەیڤی کەرتی تایبەت دەسی پێ کرد هەردووشی ئەمە بۆ خۆم هاوڕێکان کاکە تا ئێستا نەماتوانیوە کە ئەڵەم فستیڤاڵەکان کان بەرلین لۆکارنۆ کارنۆ بیڤاری ئەمانە ئەم شوێنانەی کە شوێنی تەقییمکردنی ئیستاتیکی فیلمن یعنی تۆ ناتوانانی بڵێ من فیلمەکەم لەکانە بڵێ جا کان چییە نامانتوانیوە ببین بە ڕفرەنس و ئەم ڤالیۆ ئیستاتیشە ببڕین چونکە سەیری سەپەڕێشتنی فەرهادیکە لە تاران بینەریە بێت لە پاریس بینەریە بێ ئۆسکاری ژەبات فیلمە باشە ئێمە زۆر لە سەرەتایی زۆر لە سەرەتایی شایانی ئەوەین بیخوێنینەوە شایانی ئەوە نین بیفلیقێنینەوە و مقارنەی فیلمی ئێرانی من پێدەڵێم سەرەتاکانی هەندێک ئیشی ئەسڵەن داریوشی مهرجویژی باش نییە ئەم جارە فیلمەکەی جعفەری پەنایی کە بینیمان هەر بەلای منەوە جگە لە کۆنسێپتەکەی عیبەی تایە لە تەسویرەکە و جعفەری پەنایی درێگە زیێڕە بکەیت لەسەروەی زۆر هەڵی تایە لە ئاکتینگە مەهزەلەیە لە ئاکتینگە ئیشەکەی جعفەری پەنایی مەهزەلە بەڵام کۆنسێپتەکە باشە لەبەرەوە مقارنەی سەرەتای سینەمای هیندی کە بە گۆرانی و فشە دروست بووە ئێستا جەنەڵی فیلمی هیندیە مقارنەی سینەمای مصری کە لە طەلحە ڤەڵ دروست بووە کە لەگەڵ ئێرانە هاوتەری بن و مقارنەی هەفتاکانی سینەمای مصری ناتوانانی ئێستا بڵێ دوای هەشتاکان ئەحمەد زەکی چی کرد دوای یوسف شاهین لەم لاوە چی کرد ئێستا و مەدرسەی ئیندیپێندێنتی ئەسکەندەریە خەریکی سیۆچینێ نا خەریکین ئەبێن قسە بکەیت پێکەوە بۆ مەسەلەکەی یەک دەقیقە بە من هەچەنەوەی حەزم کرد بێم بە شوان قسەکانم بەڵام یەک شتی بچکۆلە بڵێم لە ڕاستیە ئەوەی کە ئێمە لێرە یڵێن بێجگە لە دەردەدڵ شتێکی تر نییە و هەوڵمان تۆزێک یعنی ئەوەی پێمانەکرێت تۆزێ خۆمان لە هەندێک چەمەک نزیک کەینەوە منیش و شوانیش ویستمان قسە لەسەرەوە بکەین کە ئێمە پێویستیمان بە چیە لە ئایندەیە بکەین بە حرمەتی زۆرەوە لە هەموو ئەو جودەی کە کراوە لێرە لە ڕاستیە قسە لە نەبوون ناکرێت قسە لە بوو نەکرێت یعنی ئەگەر ئێمە بزافێکی فیلمسازی بەهێزمان نەبووایە جورئەتی قسەکردنمان نابوو لەبەرەوە زۆر سوپاسان دەکەم فیلمسازەکان بەس ئەبێ ڕەخنەشتان بکەین یعنی لێشمان قبولکەن کە پێتان دەڵێین ئەمە دیدی منە بۆ بینینی فیلمەکەی تۆ بەڵام تۆ ماندووی تۆ ئیشت کردووە تۆ هەوڵت داوە هەمووتان ئیشی زۆر باشتان کردووە بەڵام مەجالیشمان بن قسەیەکی لەسەر فیلمەکانتان بکەین پێتان بڵێن ئەمە دیدی ئێمە بۆ بینینی فیلمەکەی ئێوە ڕاستە من لەگەڵ ئەوەیان دیدێکی ڕەخنەی قوڵ تا ئێستا لە ناو فیلمی ئێمە دروستە بۆ کاکشوان خۆ هەر بۆ دەستی پێکرد بۆ شتێکی جیاوازی لەمە نەوتووە باسی ئەوەی کرد کە ئێمە ئیشمان لە ناو کۆنسێپتان نەکردووە لە ناو سینەمای کوردیە خۆمان ئەترافمان کرد و خۆ یەکەم کەس خۆی ئەترافی کرد وتی ڕەخنە لە خۆم نەمکردووە لەبەرەوە ئاساییە گەر من کە لە خۆمەوە دەستم پێکرد بیاڵم ینی قسەش سەر تۆ بکەم ئەو بەخۆی دەستی پێکرد بۆی بیاڵم با قسە لە خەڵکی تریش بکە هەموو ڕیانێکی وێڵێن هەمووی ڕێی دروست و ڕاستن هیچ شتێکی وێڵێن هەڵە نییە بەڵام ڕێیکی جیاوازە قیچەکە لەگەڵ ڕای منانی زۆر نۆرمەڵە ینی ئێمە چەکە لە بنەما زۆر سەرەتایەکانی دیموکراسی لەبەرەوە ئێمە لە دەرەوەی ئێرە زۆر هاوڕێین ینی سەکاچین ئەو جۆ بنشوان باوشەکەین بێکە بەس نۆرمەڵە لێرا ڕێک نەکەوین لەسەر ڕێیەک زۆر تەبیعیە لەگەڵ کاک ڕەواز لەگەڵ کاک سیروان لەگەڵ دکتۆر لەگەڵ کاکەکانی تر بەرەو بە توونی سەیری ئەم دۆخە مەکەن و پێویستیشمان بەم چەکوشکاریەیە ئەگەرم چەکوشکاری و پاچکاریان نەکەین ئەو دنیای کە حەزمان لێتی دروست نابێت کاتان لێکم بێزار مەبن بێتاقەت مەبن هەوڵ بن
بۆ خۆیان پارەم پێ بووە ئەو کتێبانی کارخۆشناو من چاپما کرد بەس پێم نییە چی بکەم ئەجینا زۆر حەزم وابزان بۆی چاپ کرا زۆرم حەز لە ڕێیەکانی توشکە پیاوێکە بە جددی ماندووە بێ مەمکایە